دۆستان هەموو لایەکتان زۆر بەخێر بێن. زۆر سوپاسان دەکەم کە داوەتی ئەنیستۆتان قبول کردەوە ئەمڕۆ بۆ ئەو دیبێتیانە بۆ ئەو مناقەشە ناوخۆیی لەسەر بارودۆخی کوردستانی ڕۆژهەڵات ئەو گۆڕانکارانەی کە لە ئێراندا چاوەڕوان کراون ئەوەی کە بەلای ئێمەوە لەو دانیشتنە گرنگە باس لەوە بکرێت کە ئەو ئەگەرانەی لە پێش کوردستانی ڕۆژهەڵاتن چین ئەگەر بە شێوەیەکی زۆر سەرەتاییش بێ بتوانین مناقەشەیان بکەین بۆ ئەوەی لە لێکۆڵینەوە و بیرکردنەوەکانی دواییدا بکرێت بە هەنگاوی گەورەتر لە ڕاستیەکە نزیککەوینەوە بۆ ئەوەی کە هەم لێرە لە هەرێمی کوردستان باش لێی تێبگەین هەمیش ئەگەر کرا لە ڕێی ئەو پەیوەندی کە هەیە بەشداریەک بێ لەو پرۆسەیە کە لە کوردستانی ڕۆژهەڵاتدا هەیە کارێکی زۆر دەوێت بۆیە من زۆر سوپاسان دەکەم زۆر سوپاسان دەکەم و زۆر بە هەندی وەردەگرین کە لەو مناقەشەیەدا بەشدار دەبن ئێمە لەو دانیشتنەدا هەشت لە میوانەکان قسە دەکەن بە شێوەی سەرەکی بەڵام ئەوە بەو ناوە نییە کە دوایی لە بەشی مناقەشاتدا ڕەئی یان پرسیار هەوڵەدەین بە شێوەیەکی کەمێک نزیک لە تێروپڕی دەرفەتی بۆ بکەینەوە ئەو بەرەزانی کەوا قسە دەکەن کاک محەممەد ساڵح خوێنەری حزبی دیموکراتی کوردستانی ئێران دکتۆر سعیدی شەمسە کاک نزامەدین تاشە کاک مستەفا شەفیقە کاک شەهریار شێخلەرە و دکتۆر کامەران حەسەنە لە دوورەوەژرا کاک ڕەحیم ڕەشیدی لە ئەمریکاوە لەگەڵمان دەبێت بۆ وەکو ڕۆژنامەنووسێکی کارا چالاک ئەوەی کە پێی دەگوترێت جم و جۆڵی سیاسی و فکری لە دەرەوە کورد و غەیرە کوردووە هی ئەمریکاش بۆمان نەقڵ بکات هەر لەگەڵ ئەو محسنی بەڕێز محسنی سازگارە کە سەرۆکی ناوەندی لێکۆڵینەوەی ئێرانی نوێ پێمەگە هەڵام نەکردبێ لەگەڵماندا دەبێ وەکوڕایەکی فارس غەیرە کوردە یان دەرەوەی کوردستان هەروەها کاک محەممەد ساندری لە ئەستەمبوڵەوە لەگەڵمان دەبێ ئەویتریان باش قسەکردنی ئەوانێ مەیتر دەکەوینە مناقەشەکردن جا ئێستا من پێم وایە تا ئەوانەی دەرەوە تەمان کەمێک خاتری میوانەکانی دەرەوە دەگرین چونکە یەک لە ئەمریکایە کە تازە هەشتی بەیانیە لەوێ ئەویتر لە لەندەنە کە سەعات تەسەوڕ دەکەم دەبێت لەوێ یەک بێ لای نیوەڕۆیە هەر کاتێ حاضر بوون بە ئیجازە ئێوە دەرفەتیان دەین بۆ ئەوەی کە قسەی خۆیان بکەن ئەگەر لە سەرخەتمانەوە باشتر ئێستا وەکو سەرەتا داوا دەکەین کاک نزامەدین تاش کاک بۆتان کاک محەممەد ساڵح و کاک مستەفا شەفیق تەشریف بێنن سێ کەس جارێکم قسە بکەن دوایی سێ کەسی دیکە ئێمە دەست بە مناقەشەکەک فەرموو ڕووی نێودەوڵ پیشەوە هەروە ئەوە گەرانەی کە دووبارەیە بەڵام هەر بۆ تاکیدی ئێمە کە لەوانەیە لە پێش بن کەمێک بە کراوەتر ئێمە پرسیارەکان تەواو دەکەین ئەگەر جۆرێک لە لێکترازان لە ئێران دروست بێ ئێمە تەجربەی سووریامان هەیە هەمان ئەو هێزانەی کە لە سووریا بارودۆخەکەیان بە شێوەیەکی دیکە وەرگێڕا لە ئێرانیش بەهێزتر و بەقووەت بەهێزترەوە لە مەیدان ئەویش پەکەکەیە ئێرانە وەکو هێزێکی دەرەوەی خۆی ڕوو چۆن لەناو سووریا وجودی هەبوو وە کاراکتەرێکی بەهێز بۆ ئەوەی کە ئەو هێزانەی کە دەست بە شارەکاندا دەگرن ئەوە نەبێت کە لە خۆپیشاندانەکاندا هەبوون ئەوی تریان تورکیا ئێستا خۆی کردووە بە هێزی یەکەم کە دەوێت ڕێگە لە ئەو گۆڕانکاریانە بکرێت کە لە بەرژەوەندی کوردستاندا ئەو پێی وایە دەبێت ئەوەی کەوا لە سەرەتای قەرنی ڕابردوو کەمال ئەتاتورک کردی بۆ دەربازکردنی تورکیا و بۆ سەرکردنی کورد لەم زەمانەدا تورکیا بە هەمان کار هەڵدەستێ لە ئێران چ دەکات لە کوردستانی ڕۆژهەڵات چ دەکات دەوری هەرێمی کوردستان چ دەبێت چ دەورێک بۆ حزبەکانی دوو حزبی سەرەکی کوردستانی ئێران دەمێنێتەوە کە لێرە
ئەو ئاگەر بۆ کاری دیکەشە بن زۆر سوپاس دەکەم کە تەرکیز ئەو بابەتانە بکەن بابەتی تریش کە خۆتان بەلاتەنەوە گرنگ بوو ئەوە بە سوپاسەوە ژێر دەبین فەرموو جام پێم وایە لە کاک محەممەدەوە دەست پێ بکەین کات باش زۆر سپاس بۆ برای خۆشەویستمان کاک سەرۆ و دامەزراوەکان کە بە پێکهێنانی سیمینارێک لە پەیوەندی لەگەڵ مژارێکی زۆر گرنگ و تا ڕادەیەکیش استراتژیک پەیوەندی بە مژارەکە کە پەیوەندی بە ڕێژیمی ئێرانەوەیە کە باسی ڕێژیمی ئێران دەکەین تەنها چارچەوەی جۆغرافیایی ئەو وڵاتە ناگرێتەوە ئەوەی کە بە ئێران پێناسە کراوە بەڵکو خۆی لە جۆغرافیایەکی بەرینکردا دەبینێتەوە ئەوەی کە 44 ساڵە ویلایەتی فەقیه ئەو ئیدۆلۆژیەی کە ڕێژیمی کۆماری ئیسلامی لەسەری دامەزراوە وەکو هەناردەکردنی شۆڕشی ئیسلامی خۆی لە پێکهێنانی هیلالی شیعە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا پێناسا دەکات ئەوەی کە خۆتان دەزانن لە عێراق لە سووریا لە لوبنان یەمان و لە چەندین شوێنی تر کە ئێستا بۆتە گێچەڵێک لە هۆکاری ناساقامگیری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە هاوسەنگی هێز لە بابەتی ئابووری بێت لەشکەری بێت ئایدۆلۆژی بێت لە زۆر تەوەری دیکەدا بۆیە ئەو بابەتەی کە ئێستا پەیوەندی بە ڕێژیمی ئێرانە وەکو ڕاپەرین یان وەکو شۆڕش کە پێناسە دەکرێت هاتوۆتە ئاراوە زۆر گرنگە کە لە ڕوانگەی جۆرە جۆرەوە پسپۆران توێژینەوەی لەسەر بکەن و دەرەنجامەکانی ئەو تۆژینەوەیە ببێتە یارمەتیدەر بۆ بەرەوپێشچوونی ئەو ڕاپەرینە بۆ کەڵوەرگرتن لە ئەزمموی ڕاپەرینەکانی وڵاتانی دیکە بۆ ئەوەی کە بە ئەنجامگەیشتنی ڕاپەرین یان کەوتنی ڕێژیمی ئێران ئەوەی کە بۆ ئێمەی کورد گرنگە بێژگەلەوەی کە پارچەیەکی کوردستان نیشتیمانەکەمان لەژێر نیری ستەمدا ڕزگاری دەبێت هاوکات دەتوانێت ببێتە پشتێنێکی ئەمنی بۆ ئەزمموی سەقامگیری ئەو بەشەی کوردستان کە حکوومەتی هەرێمی کوردستانە و هەروەها وێزگەیەکی گرنگە لە مێژووی بزوتنەوەی ڕزگاری خازی نەتەوەی کوردە هۆکاری ڕاپەرینەکە ئەمە پێم باشە کە لێرەوە دەست پێ بکەم بەر لەوەی کە ئەو ڕاپەرینە دەست پێ بکایان بێتە ئاراوە ئێمە شاهدی ڕووداوێکی گرنگ بوون لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەویش ئەوەی کە یەکبوونەوەی دوو باسکی حزبی دموکراتی کوردستانی ئێران کە بەداخەوە دوای ساڵانێکی درێژ لە دابران لە ئینشقاق ویستی خەڵکی کوردستان ئەوە بوو کە ئەو حزبە یەک بگرێتەوە بە ئەنجام گەیشتنی پرۆسەی یەکگرتنەوەی حزبی دموکراتی کوردستانی ئێران لە حقیقەتدا ڕۆڵی دینامیکی یعنی ئەنجامدا لە ئافراندنی ئەو ڕاپەرینەدا ئەوە حقیقەتێکە پێم خۆشە ئەوتان ئارز بکەم چونکە کەمتر لە مانگێک بوو کە حزبی دموکرات یەکبوونەوەی ڕاگەاندە بوو هێشتا خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان لە خۆشی ئەو یەکبوونەوە و لایەنەکانی بزوتنەوەی کوردستان لە هەموو بەشەکان ڕای گشتی کەچی شاهد بوون کچی کورد ژینە ئەمینی بەو چیرۆکەی خۆتان ئاگادارن شەهید کرا لێرەدا بوو کە وەکو ناوەندی هاوکاری داوای مانگرتنمان کرد لە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان حقیقەتاً خەڵک بەدەم ئەو بانگەوازاوە هاتن بە شێوەیەکی زۆر حەماسی بەوەی کە دەنگی ئەوەن بیسترا بوو لەلایەن حزبی دموکراتەوە بۆ یەکبوونەوە وەکو خەسەرناسیک ئەوجا خەڵکەکە ویسیان وەڵامێکی ئەرێنی بدەن بە بانگەوازی حزبەکانی خۆیان
لێرەدا بوو کە مانگرتنەکە کە هاتە کار ئێوە شاهدن لە ئەخبارەکان کە کاردانەوەی ڕێژیم چۆنیەتی کاردانەوەی ڕێژیم بەرامبەر بەوەی کە ئاستەنگ دروستکردن بۆ چۆنیەتی بە خاکسپاردنی ژینا ئەمینی کارەکەی گەیاندا ڕاپەرین یعنی کەوایە ئەمە دەبینین یعنی لەگەڵ ئەوەی کە لە 44 ساڵی ڕابردوودا ناڕەزایەتی خەڵکی کوردستان لە تاویەتی ئەو ڕێژیمە لە قۆناغە جیاجیەکاندا لەسەر یەک ئەنی ئەمە دەڵێن پانگهۆری بوو پەنگی خواردبوو یەکگرتنی حزبی دموکرات هەمێدێکی زیاتری دا بە خەڵک و ئەو بۆنەی شەهیدبوونی ژینە بوو بە دەرفەتێک بوو ئەوەی کە ئەو ناڕەزایەتیە خۆی ئیفادا بکە بێتە مەیدان و دواتریش دیتمان وەکو پروسکەیەکی ئاگر لە شارێکەوە بۆ شاری دیکە ئەوەی کە لە سەقز ڕوویدا سنە دوای دێ دەڵێ سەقز بەتەنیا نییە یان بە پێچوانە شاری دیکە گۆزراوە شارەکانی دیکەی ئێران و بوو بە ڕۆژەوێکی جیهانی لە حقیقەتدا کارێکی کرد جاران ئەوەی کرد لە تارانەوە دەبێ شتێک ڕووی دەبات ناوەند بۆ بە چەقی گۆڕانکاری ببە ئادرێس بۆ خەریتەی سیاسی یان هەر مەجارێکی کە ئەو جارە دیتمان ڕۆژهەلاتی کوردستان بوو بە ناوەندی گۆڕانکاریان دەتوانن بڵێن ئێمە بووینە هەم بووینە عامل بوونە هۆکاری دەستپێکردنی ڕاپەرین هەمیش بوونە حاملی یان گۆزرەوەی ئەو ڕاپەرینە بۆ شوێنەکانی دیکەی ئێران ئەو وەرچەرخانێکی گرنگ بوو بابەتی دیکە بابەتی ژنی کورد بوو بابەتی دروشمی ژن ژیان ئازادی بوو کە بە تەواوی مۆرکی کورد و مۆرکی نەتەوەی کورد پێوە ئەنی وەکو خاوەندارەتیک توانی ئەو بابەتە بکاتە هەوێنی ڕاپەرینە گشتیەکە کە بۆ ئێمە جێی شانازیە لەگەڵ ئەوەی کە لە پرۆسەی ئەو ڕاپەرینە کە تا ئێستا هەفتە و چەند ڕۆژ تێپەڕیوە هەبوون زۆر لایەن یان خەڵکانێک هەرچەند ڕەنگە لە ڕووی دڵسۆزیوە بێ بەڵام بە کەمەزمونی سیاسی بەداخەوە کەوتنە داوی هاندانی عاتفە و سۆزی خەڵک تا ڕادەیە کە جەنبەیەکی حەماسی بەخۆی و ببینێ و لە هەندێک شوێنیشدا بە توندوتیژی بگات ئێمە لە چەندین بەیانی دوای یەکدا لەسەر بەنامای واقعی کە خوێندنەوەمان بۆی هەبوو داوامان لە خەڵک دەکرد کە حەول بدەن ئەو نافەرمانیە مەدەنیە دوور لە توندوتیژی بە شێوەیەکی هێمنانە درێژە پێ بدەن حەولمان دەدات تکنیکەکانی ڕاپەرینەکە بە جۆرێک بێ خەڵکی ڕۆژهەلاتی کوردستان تێچووی زیاتر نەدەن شان بەشانی گۆڕانکاریەکانی کە لە ئێراندا ئەمە بزان لە تاران لە تەورێز لە ئیسفەهان لە مەشهەد چی ڕووی دەدا ئەمە شان بەشانی ئەوان بڕۆنە پێش لەبەر ئەوەی کە خوێندنەوەی ئێمە ئەوە بوو کە ئێستاش واقعەکە هەر ئەوەیە ڕەنگە ویستی ئێمە شتێکی دیکە بێ بەڵام واقعەکە ئەوەیە کە ئەمە دەبینی هێشتا ئۆپۆزیسیۆنێکی یەکگرتووی سەراسەری وەکو بەدیلێک لە مەیداندا نییە کە ببێتە ئادرێسێک چ بۆ خەڵکی ئێران بەگشتی چ بۆ کۆمەڵگای نێودەوڵەتی دووەم ئەوەیە کە ڕاستە ئەو ڕاپەرینە کارێکی کردووە ڕێژیمی کۆماری ئیسلامی بە تەواوی شەلەژاندووە بە چەند هۆکارەوە دوای ئارسان دەکەن بەڵام باو حەڵەش هێشتا ڕێژیم هێزی سەرکوتی خۆی ماوە کەوایە ئێمە دەبێت بە حەزەر بین بۆ ئەوەی کە خەڵکی ئێمە تێچوو نەدر لەلایەکی دیکەوە خوێندنەوەمان لەسەر بارودۆخی نێودەوڵەتی ئەوەیە کە لە کاتێکدا کە دنیا سەرقالە بە شەڕی رووسیا و ئوکراینەوە ئەو هاوکێشانەی کرد لە نێوان ئەمریکا و ئەوروپا لەلایەک رووسیا و هەروەها ئەو مەڵبەلانیەی نێوان ئەمریکا و چین ئەوەنە هۆکارهایەکن کە هێشتا ئەوان ڕاغبەتی ئەوەی کرد لە ئێران ڕێژیم بگۆڕێ نیانە تا ئێستا ڕاستە ئەنی ڕاپەرینەکە کارێکی وای کردووە هاوسۆزیەکی گشتی لە ئاستی نێودەوڵەتیدا هاتووە پێش بەڵام هێشتا لە ناوەندا بریاردەرەکاندا بداخەوە نەگەیشتوتە ئەو ڕادەیە کە ئەوان پشگیری ئۆپۆزیسیۆن بکەن یان پشگیری ڕاپەرینەکە بکەن بە شێوەیەکی ئەمەلی بۆ گۆڕینی ڕێژیم بۆیە تا تێپەڕین لەو بابەتانە پێویستە ئەمە تەنها پشت بە ئیرادەی خۆمان ببەستین بۆ چۆنیەتی بەردەوامی ڕاپەرینەکە بە تێچوویەکی کەمتر و هاوکات بەردەوام ئەوە دەتوانێت بابەتێکی زۆر گرنگ بێ کە بتوانین بە دروستکردنی ڕێکاری گونجاو هەماهەنگ لەگەڵ نەتەوەکانی دیکە لەگەڵ پێکهاتەکانی دیکە چۆن بتوانین ئەو ڕاپەرینە گشتگیرتر بکەین و درێژمەوەدا بکەین تا ئەوەی کە هاوکێشەکانی نێوخۆی ئەوەی کە باسم کرد ئەوە لاوازیە پڕ بێت بە پێکێرانی هەماهەنگیک یان پێکێرانی ئۆپۆزیسیۆنێک
و هەروەها تا ئەوەی کە لە دەرەوەش ڕغبەتی گۆڕینی ڕێژیم جۆرێک دروست ببێت کە پاڵپشت بێ بۆ ئەو حرەکەتە ئەوە واقعیەتێکە کە ئێمە ئێستا لەگەڵی بەڕۆڕوون بەڵام چەند تایبەتمەندیەکی گرنگی ئەو ڕاپەرینە هەیە کە جێی خۆەتی ئێمە ڕاوەستەی لەسەر بکەن پێشەکی بابەتی دروشمی ژن ژیان ئازادی کە لە حقیقەتە بوو بە واقعی ئەو ڕاپەرینە بوو بە وێردی بڵێن هەوێنی جۆشدانی ئەو ڕاپەرینە بە شێوەیە کە چین و توێژەکانی جیاجیات خۆیان تیادیتەوە ئەوە زۆر گرنگ بوو لەگەڵ ئەوەشدا پێم خۆشە ئارستان بکەم کە لایانی دیکەش هەبوو حولیاندا دروشمی دیکە جێبخەن لایانی سەڵتەنەت تەلەبەکان بەرامبەر بە دروشمی ژن ژیان ئازادی مرد میهن ئابادی ئەوەن ئەو دروشمەیان هێنا زۆریش حولیاندا بەڵام دروشمەکە جێی خۆی نەگرت لەلایەکی دیکە ئەمە دیدمان لایانی دیکە هەبوو زۆرتر مجاهدینی خەڵک بوو ئەوانیش دروشمی مرگ بەر ستەمگەر چه شاه باشە چه ڕەهبەر ئەوانیش ئەو دروشمەیان لە زۆر شوێن هێنایە پێش بەڵام هیچ کەم لەوان دروشمانە نەیانتوانی لەژێر کاریگەری دروشمی ژن ژیان ئازادیدا ئەنی کاریگەری و گشتگیری خۆیان لە نێو خۆ و لە دەرەوە دروست بکەن لایەنێکی دیکە کە زۆر گرنگ بوو بابەتی ئەو تەنەوعی کە لە ڕاپەرینەکەدا خۆی نوان بە هەموو چین و توێژەکان پێکهاتەکان یەکم جارە والله دووسێ خاڵی زۆر گرنگن ئەگەر یەک تەنەوعی پێکهاتەکان بوو کە هەموو نەتەوەکان چین و توێژەکان بەدەر لە ئەوەی فارسە ئازەریە تورکە بەلوچە عەرەبە کورد یان تەنەوعی جۆغرافیەکە کە ئەمە دیتمان زیاتر لە 100 شاری ئێران لە 31 پارێزگای ئێراندا و هەروەها ئەو شارانەی یان وڵاتانی دەرەوە لە ئەمریکا کەنادا ئەوروپا ئەوەی زۆر زۆر گرنگە کە ڕاوەستەی لەسەر بکرێت و بابەتی دیکە بابەتی ژن بوو کە ڕۆلی ژن پێشانگاتی ژن لەو ڕاپەرینەدا هەم ڕاستی احترامێکی تایبەتی شکۆیەکی تایبەتی بە کورددا کە خاوەندەرەتی لە کچی خۆی لە ژنی خۆی لە لایەکی دیکەش ڕۆلی ژنانی کورد کارێکی کرد کە لەسەر ئاستی ئێران و جیهانی زۆر سپاس دەکەین ببینێ بۆ کاتی مناقەشە کاک نزامەدین تاش نەزار بۆ بۆتان لە جەناب و لە کاک مستەفا زیاتر چاوەڕوانی ئێوە ئازادن بە چاوەڕوانی ئێوە دەوری تورکیا و مەکەکە کە دوو هۆکاری کاریگەر و هەڕەشان لەسەر تێکچوونی دۆخەکە وا باز دەکرێت و من میوانێکی دیکەمان هەبوو چکە خۆی لێرە نەقڵ و لێرە بێ قسە بکە بەڵام کۆڕۆنای گرت بەداخەوە هەر لە کوردستانی ڕۆژهەڵاتە یەکێک لە سیاسەکانە نامەی پژاکی پێبوو بۆ هەندێک لە سیاسەکانی سلێمانی کە دەڵێن نایەڵین بە هیچ شێوەیەک هیچ حزبێکی هیچ چەکدارێکی حزبی دیموکرات و کۆمەڵە داخلی کوردستانی ڕۆژهەڵات بنەوە ئەگە هەر گۆڕانکاریەک ڕووداوە لە نامەکەیدا باز دەکا کە تەنسیقیشان لەگەڵ ئێران هەیە بۆ ئەوەی کەوکارە بکەنەوەی کە لە ڕۆژاواڕۆیدا جەنابەت لە بنیادنرانی پەکەکەی و شارەزای لە کاروباری تووشە هیوادارم بۆ شڕۆکەی دەدەکرێت و بینەوە خزمەت کاژی سەفەر خبرێت دەستی مەدە هەیە تشتی ئەمژێ ئاگاهن پێکێکێ تقریبا تجربه سوریه دخوازن ایران جی بخ عمل پیش بخه جبوبیا او نافخدا جوین چی چیکرن یعنی PKK پیجاب به هر جوین چیکرنه به نوعی کجکه جوینلere yani düzgün bas. چیه؟ Yani kombine. Kombine müşterek çekirne PKK PKK. دوی داره دا resmi ve kombine kadar karar gırtını gotine çe tücari hem İran'ı rast و rast hedef negr. Yani yekemin kararı olan evi dü raperin direj bike emece istifade bike. Yani daha ziyade şervana der bike. کاری جبهی دناو اوکی دا دناو کرده دا کردستانی دا پیش بخن
Sise İran devletteki lidije emperyalizmeye listokeki heye ji bo vî rejimê bixînin sebebiya dixwazin ew bikin yani İsrail Parti Kurdistan Partiya vê derê yani Demokrat Partiya Demokrat Kurdistan û Amerîka bi hev re dixwazin ew bikin. Dixwazin cephekê li dijî İran ew bikin. Ji Hizbê Demokrat Kurdistan ji komala ew istifade bikin. Sebebiya jî tu carî em ê müsaade nedin. Yani Pêşmerge Hizbê Demokrat, Pêşmerge komala derbasê İranê bibe, Kurdistan bibe, tahrîbata li wê derê çê bikin. Ev qararname di kombînê xwe de girtine. Lêbelê ew dibêne çi? Ew dibêne raperîn dirêj bike em ê jî îstîfade bikin nefsê Sûriye. Ji şeklê rojava. Fakat İran ne devleti Suriye. Yani emrê devleta Suriye pêncî heftê sal e. Rast e Ereb bi hezaran sal berê de devlet çêkirin de lê 400 sal dibin hakimiyeti Osmaniyê de yani ew tecrübe devletî kur li Sûriye nîne İran wer nîne. İran devleteke qedîm e. Tecrübeyî devletî heye. Ji bo vê jî ez texmîn nakim yani şertê rojava li Rojhilat pêk werê. Anayî roj merû li raperînê İranî hemiya mîze dikin. Rast e hemû alî tev bûne. Kurd, Fars, Acem, Belûç yani dirêjî dike ji texmîn jî zêdetir dirêjkir du mehsê me berdewam dike. Fakat ji bo devletekî bikeve. Şoreş di devleta da pêk were ne tenê ew lazim e. Yani ne tenê serhildan lazim e. Lazim e devlet bixwe jî nikaribe devletê îdare bike. Ana çaxa em li rejimê İranê mîze dikin derve xwariye, pirteng biye, ji dünyayê îzole biye, lêbelê hîna jî sistemê devleta İran haliyen berdewam e. Yani neketî kî nabêjî mesela devlet İran nikarî İran îdare bike hîna zû ye. Yani ji bo vîya şertê ew kê şertê şoreşê tam pêk nehat. Yani bingehê wî çê biye. Îdî carek dinê İran nabe İrana berê. Lêbelê İran haliyen ne mümkün müsaade bide perjak û bêjê werê fena peyede li Rojhilat hemû hakimiyet destê vede. Yek ev, du li Sûriye li Rojava enekese hebû lê quvwetê çekdarî nebû. Yani destê enekese de quvwetê çekdarî nebû. Bilakis li Rojhilat ê Hizbê Demokrat ê komala quvwetê wanê askerî heye. Pêşmerge ye. Bi 10 salan di nav evkê da. Yani 5 sal heftê salî di nav Rojhilat da şerek didin meşandinê ji bo vîya bingehê Hizbê Demokrat bingehê komala di nav milletê Rojhilat da cikî taybet e. Daliyê rêxistinî da, daliyê mejû da, daliyê emelî da ne fena enekese ye. Yani cuda ye. Mukabilê vîya ê pejaqê rast li ser hudûd hinek quvwetê wan heye. Quvwetê askerî heye. Di nav millete karê wanê cepheyî heye. Lê cî negirtiye. Yani di Rojava da PKK de 1908 şunda kar şev roj di nav millete. Bu yani bu quvwetekî millet di nav millet ji her malê şervan derxistin, gerîla derxistin. Fakat li Rojhilat wer nîne. Di Rojhilat da ev bingehê pejaq nîne. Ji bo vîya pejaq şuna peyede nagire. Yani ev ne mümkün e. Suriye ne İran ne devleti Suriye müsaade bide were rast û rast hema hakimiyetê ew kê bide. Hîna ne herifiye devleta İranê. Lêbelê di vîya de
lazım Hizb Demokrat û Komala hemû Kurd hesabê çi bikin? Hesabê PKK bikin, PJP bikin, astengiyê wê li ser hudud der. Yani mesela berê hiç nakokî di neqaba PKK û ewkê da nebû, Hizb Demokrat û Komala nebû. Rağmê vîya PKK bi devleta İran bi îtiraat ra îtifak kir, pêşmerge pakê bû. Hizbekî şehîd xistin nehde. Ev çend salê dawiye de mesela Hizb Demokrat dixwaze quwetê xwe eskerî derbixe ser ewkê, ser wan hudud karê cepheyî bidin neşandinê ji Hizb Demokratî şehîd xistin. Yani PKK ihtimal nîne müsaade bide evkê ji destê wan çi werê ew ê astengiya çê bikin. Çima? Di neqeba İran û PKK da îtifaqekî resmî nîne. Lê em hemû jî dizanin mühim ne resmiyeti. Mühim di siyasetê de emelî çi ye ew mühim e. Emelî de PKK, İran heştî şabî yek cepheyê. Yani lazım nero vî îtifaqê bidin berçavê xwe yek cepheyê. Li dijî vê derê jî yek cepheyê. Li dijî Hizb Demokrat û Komala jî yek cepheyê. Ji bo vî ya me dikarim bêne quwetê PKK evê seranser silsile Zaros yani Kandil diçe hetanê ewkê Pencevin, Halepçe daha berjî heta xaniqîn diçe li wan derana ew ji Hizb Demokrat û ewkê pêşmerga re ew ê astengiya çê bike. Ji bo vî ya rolê wan ew zor ne baş be. Müsaade ew nede. Mesela rojkî anha rast pêşmerge tu aciliyeta wî nîne derbasî ewkê bibe. Ji ber hesasiyetê vê derê. Lê rojkî mesela ev raperîn dirêj kir. Rewşekî din hat ew kirinê eger qerar bidin pêşmerge biçe ewkê rojilat ji İranê zêdetir ew PKK astengiya wê derbixe. Yani şer bi jî ew bide berçavê xwe lazim e mero hesabê van tiştana bikin. Pardon. Hizb Demokrat û Komala cidden merud yani merud tekrar lazım e piroz bikin. Raperin İranê da pêş dikeve pêşengtiyê Kurd dike tam di wextê xwe de Hizb Demokrat û Komala quwetê xwe kirin yek ev velatî ji ewkê ji holê rakirin. Vaya ji bo demê pêş de jî gavekî qerarekî pir stratejîk e. Gor perçê dinê eger di neqeba xwe de ev îtifaqana çê nekirana di demê pêş de uçaxê PKK dikarî jî îstifade bike, İran jî dikarî jî îstifade bike. Lê belê uçaxa bûn yek dûra jî jer Hizb Demokrat û ew di nav xwe de bibin yek cephe. Yek dakika ziyade deyne bu işe o girin gemiyle dolayı ne başı diyorum. Vallahi. Tamam. Yek dakika ma. Ha dura evke yani nav xwe de bûne yek Hizb Demokrat Komala dura ji xwe nizkî hevdûne bibe yek cephe. Lê belê ji bo Kurd nebin hedefê devleta İran lazım e bi Acem ra, bi Azeriya ra, bi Farisa ra, Beluciya ra bibin yek cephe. Yani tenê jî xwe nekin hedefê ewkê yek ev du zextê İranê li ser vê derê pir xurt e. Em dizanin destê hemû perçê Kurdistanê da Kurdistana Başûr mevzikî stratejik lazım em biparêzin ev hesasiyet jî cidden di Hizbê Rojhilat de hene. Lê belê lazım e vê derê jî bizanibe, vê derê jî bizanibe di Rojhilat da şoreş serhildanê pêş dikeve ji bo parêstina vê derê pir mühim e. Partiya Rojhilat hesasiyeta parêstina vê derê bide berçavê xwe
لێ لازمە بەڕێکی باش ئیلا ئەو ji bike yani pêş astengê ji van partiya ji karê vana re jî gereka negirin. زۆر سپاس کاک گورخان. ئێمەوە جەنابەت بۆ بەشی مناقەشەدا کاک مستەفا نەبەی جەنابتە هیوادارم شتێکمان لە نیە تورکیا یان دەوڵەتی تورکیا لە جەنابەت گوێ باش ئەم کاتەتان باش بەڕای من بۆ ئەوەی هەڵسەنگاندنێکی تەواوی ئەو وەزعی ئێستا لە کوردستانی ڕۆژهەڵات و ئێراندا هەیە برن لە یعنی بگەینە ئەنجامێکی باش دەبی لە چوار ڕەهەندی سەرەکیوە ئەم بابەتە بگرینە دەست ئەگینا ناتەواو دەبێت بە قەنەعاتی من ڕەهەندێکی نێودەوڵەتی هەیە ئەم پرسە بە تایبەتیش من پێم وابوو کە شەڕی ئۆکراینیا و رووسیا دەرهاوشتەکانی بۆ ئێمە زۆر گرنگ دەبن چ دەربارەی تورکیا چ دەربارەی ئێران سەرکەوتنی رووسیا لەو پرسەدا بۆ ئێمە نێگەتیڤ دەبێت نەرێنی دەبێت شکستی رووسیا یان لاوازبوونی رووسیا بۆ ئێمە ئیجابی دەبێت چونکە ئێران و تورکیا چاوەڕوان بوون رووسیا سەرکەوێت ئەوانیش ئەو ڕۆڵە بگێڕن لەبەرەوە لاوازبوونی رووسیا لە ئێستادا ئێران و تورکیای تەنگاو کرد و ئەو حرەکاتانەی ئەوان بەڕەئی من لەو تەنگاویەیە لە قووەتنی ئەو یەک دوام ڕەهەندی دوام ڕەهەندی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لەو خاڵەشدا من قەنەعەتم وایە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوە 2 ساڵە لە وەرچەرخانێکی زۆر گرنگدایە ئێمە لە ساڵی 91 دوای ڕوخانی سۆڤێت هەتا 2 ساڵ پێش ئێستا مشکلەمان لەگەڵ دەوڵەتە فاشیلەکان بوو عێراق سووریا یەمەن لوبنان حتا ئەفغانستان تونس لیبیا بەڵام ئەوە 2 ساڵە ئیتر ئەوان توانای ئەوەیان نەماوە کە ئەو چوار دەوڵەتە سەرەکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە دەوری ئیقلیمی گەورەیان هەبوو بتوانن زیاتر شۆڕش و مشکلە بەرەو دەرەوە باوێژ یعنی ئیتر لە دەوڵەتە فاشیلەکان مشکلە ئێستا هاتوۆتە ناو دەوڵەتە ئیقلیمیەکان کە دەوریان هەیە بە تایبەتیش تورکیا و ئێران یعنی هەتا پێش 2 ساڵیش ئێمە مشکلەمان ئەوە بوو کە ئەوان توانیان بەردەوام مشکلیان بۆ دەرەوە بنێن بەڵام ئێستا گەشتە کۆتایی ئەوە لەبەر چ بوو 2 سەبەب هەبوو یەک کۆرۆنا بوو یەک جەنگی ئۆکراینە ڕێی لێگرتن کە ئەوان بتوانن و بە تایبەتیش ئەو دوو وڵاتە لە مەسەلەی ئەکۆنۆمیدا لە تەنگژەیەکی زۆر گەورەدان لەبەرەوە ئیتر نە ئێران نە تورکیا ناتوانێت مشکلەکانی بنێتە دەرەوە مەجبورە سەرقاڵی مشکلەکانی خۆ بیت و من پێم وایەش هیچ شتێکیان لە مشکلا دەرناچێت تەنها یەک شانسیان هەیە ئێستا ئەمریکا ئەولەویەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تۆزێک کەم بوویتەوە ئەوەی ئێمە لاواز بکات ڕەنگە ئەو خاڵە بیت ئەگینا نە تورکیا و نە ئێران من قەنەعەت ناکەم کە پێدا بشن ئەوە ڕەهەندی دووەم بە قەنەعەتی من ئەوە ڕەنگە مەجال نەبی بە دەدەقەوەی هەموو شارەکەم بەڵام پێویستی بە ڕاوەستانێکی زۆر گرنگ هەیە چونکە ئەوە چارەنووسی ئێمەش دیار دەکات ڕەهەندی سێم ڕەهەندی ئێرانیە ئێران دوای 43 ساڵ شۆڕشی ئیسلامی گەیشتۆتە بنبەستێک کە من پێم وانیە دەرچێت ئەو ڕاپەڕینەی گەلانی ئێران تەنها مەحسا ئەمینی نەبوو ڕاپەڕینەکە تەقینەوەیەکی ئەو کەڵەکەبووی کە بە ساڵانە لەوێدا هەیە بەڵام ئێرانیش دەوڵەتێکە گەورەترین مەساحەی جوغرافیایی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە گەورەترین تەجروبەی دەوڵەتداری هەیە زیاتر لە 2500 ساڵ دەوڵەتە ڕوخانی ئێران وەکو ڕوخانی عێراق و سووریا نابێت دەرهاوشتەکانیشی وەکو ئەو نابێت بەڵام ئیرانی پێش ئەو ڕاپەڕینە و ئیرانی دوای ئەو ڕاپەڕینە منیش لەگەڵ ڕەئی و برادرانمە یەک ئیران نابێت ئێران مەجبورە ئەو ڕێژکەیە بگۆڕێ کاتە ئێستا هەیە لەوەدا شۆڕش بەردەوام دەبێیان من ناتوانم ئێستا ناوی شۆڕشی لێ بکەم ڕاپەڕینێکە دوو ملەتی سەرەکی لە ئێراندا سەرکێشی ئەو ڕاپەڕینە دەکەن کە کورد و بەلوچن هێشتا ئازەری دوو دڵە ئازەری سەرەتا حرەکەتێکیان بوو بەڵام دوای ڕاوەستاوە دەبی زۆر سەرنج ئەو خاڵە بدرێت ڕاوەستانی ئەوە بە قەنەعەتی من لە ئازەربەیجانی ئێران زیاتر بە تەدەخلی تورکیا بوو هەتا کەی ڕادەوەسی نازانم چونکە تورکیا بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەوەدا نییە شۆڕش لە ئێراندا بگاتە ئەنجامێکی باش کە تەسیر لە ڕژێم بکات ڕژێم بڕوخێت دوام وەکو گوتم ئەمریکاش ئێستا ئەولەویەتی ئێران نییە بە ئەوەش بزانین
حتى أو لحظة أولوية أمريكا أوكرانيا لسطح عالمي تشين تايوان أولوية سيام يعني إيران أجر بروخي بيان خوشة بلام حتى استاش أوان بيان خوشة أو فشاري استا لجيرة ولا جماهير بوسر أو دروات بوسر دولة إيران دروات أوان بيان خوشة لو تشارش ودا كوان بتوان أو اتفاقاتنا كلاجيرنا بقينا إنجاب حتى يسال أوانينا كبروخي عن روخي ومن دبي دو برسيارش ليرا بكين أجر لإيران دا بروخي آيا حكومة دروخي يان دولة دروخي أو زور جرينجا من بيم وايا أجر أو رجع ما بروخي دولة إشي لجر دروخي إيران جاري كتير نابته أو دولة مركزية كهيا أواش بو إما خالك زور جرينجا إما لحمو محفلك ده تركيز لسر بكين دولتي ناواندي لروشلاتي ناورات دبي نميني دبي وبيت الشعار بو إما لهمو مناسباتك ده والشورشي روشلاتي ناوراسيش من بيم وايا لإيران ده دروس دبيت لعراق ولا سوريا تاوم نابت أول رهندي سيما بنا قناعتي رهندي شوارم رهندي كردية إما لكردستان برانبر پروسسی کی گورانکارین لنوهاتویه کو براوجور سرطال کردستانی باشور دست پیکر 2011 لروجاوی کردستان دست پیکر دو او استال روجلاتی کردستان ده من قناعت موانی روجلاتی کردستانیش ببیت و او روجلاتی کردستانی که پیش او سرهلدانه بو پیش 7 روز پیش استک بو مرحله کی گورانکاری گرینگ لویدا رو داد و دتوانم بلیم حلقه داگیرکاری که لکردستان عراق تکشکاس لسوريا لاواز بو لروشلاتي كردستان او تكشكانه بردوام دبي يعني ايما وكو كرد برانبر گورانكاري كي گرينگين ندبو ايما بروشلاتي ناوراستش كرد حلقه اساسيه لو گورانكاري ندا ملتاني تري ايران حتى استاو بريادان ندا وباو بزان لكرد دستي بكرده و كردش دوات سري بالام كرد بي زور هستيار بليردا ليردا پرسياره كان هنا اويا كيك لو پرسياره نوي آيا إيران يكلو تدبيراني كلا سوريا قرتي دتواني لردا وتدبيري بقريد بقناعة من أويك لإيران دا بو يا لسوريا دا بو و شو بكك حتى حد كي زور للرجاوي كردستان حاضر بو جيجري وزيري ناخوي بيشوي سوريا لمقابلة يك دالي إيما استثماري كواما لسر بكك كرديا كأصلا نخيانت لإما كولنا أمريكا مجدرتش أو لو ما ويك بيش استاو تصريح هيدا عبد الله جلال لسال 1980 لسوريا جير بوا وبشي كي زوري كردي روش أوا لناو بكي كدا الشهيديان هي بجداري أو أبون زمينيك لروش أوا كردستان أبو كبتواني أو كدوم شيء بو كإيران يعني بكي وسوريا شيله براجر إيران بو اگر ایران نبا زحمت او بوشی ویا پککش او دوره هوا کلا روجاوی کردستان هوا و همو من شاهدیم رژیم سوریا اگر لیبیا روخا تونس روخا مصر روخا همو روخان لسوریا خوی گرتوا سببی که رئیسی دوری ایران بلویده عدیل ایران که دتوانی او دوره بو ایران بگیری اگر ایران هر حلقه یک زایبو من بروانا کم در روجلاتی کردستان بتوانی به پکک خوی بگیری توا او آخرین الترناتیو دبی که ایران پنای بو بباد بلام جگه لوا من وام زانی و واشم ترسم لوا ده هیا دوشت هیا لکردستان روشلات بتوانن دور ببینن و دوری پککش زیادتر مترسی دارتر بی یک اویا حاج شعبی حماس و اوانه چی پیدارن حوسی و اوانه یعنی شیعکان که سر به ایرانن لباشکانی تر بینن لکردستان و لایرانیش ایشان بکن لپکک زیادتر رنگ ایران بنا با اوان بد لبرچی چون که اگر دور بدات پکک ناتوانی اون کنترل لروجاوی کردستان هیا لروشلاتی کردستان بکات مجبوره پککش هبیتن دیسان دبی دموکراتیش و کوملاش هبن دموکرات و کوملا دو حزبی سیاسی جوازن لروجاوی کردستان جغرافیای روجلاتی کردستان جواز لروجاوی کردستان یعنی پارتی دموکراتی کردستان رابردوی که 70 ساله اگر اورول لاوازش بیتن که چی دوایی گرتن و من لو قناعتنیم لاوازه هزی کی باشی لبردسته بلام رابردو میراثی که دتوانید او بس بید بو اوی که پکه به کیف خوی نتوانه روشلات و کروج او جمع بکات کوملاش هر قاعده کی باشی هی جگه لوان قاعده کی دروی کوملا و دموکرات و پککش لروشلات کردستان به تایبتی لبشی باشوری روشلات یعنی باشی
باشووری ڕۆژهەڵات لە کرماشان و لە ئیلام و لەوانە لەو ساڵانەدا گۆڕانکاریەکی نەتەوەی زۆر گرنگ لەوێدا هەبوو زۆر هەستمان پێ نەدەکرد و کۆمەڵە مەدەنیەکانیش لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەو ساڵانە زۆر گەشەیان کرد مەسەلەی زمانە مەسەلەی ڕۆشنبیری و ئەوانە دەورێکیان هەیە زەحمەتە پەکێکە بتوانێت ئەو دەورەی لە ڕۆژاوە بینی لە ڕۆژهەڵاتی کوردستان لەبەرەوە ئێران ئەگەر پەناش بۆ ئەوە باتن من پێم وایە ئەوە ئاخرین کار دەبی بۆ ئەوان ڕۆژهەڵاتی کوردستان یەک ئەو مەترسەیە کە گوتم مەترسەی حەجی شعبی و ئەوانەی لەسەر دەبی ئەوانە بەکاربێنێ لە ڕۆژهەڵاتی کوردستاندا دووەم ترسێک ئەگەر من هەمبی ترسی ئازاریە بەڕاستی هەتا ئێستاش من لەوەدا ئەمین نیمە حتا ئەگەر ڕژێمیش بڕوخێ ئێمە بەرامبەر مشکلێکی گەورەین لە ڕۆژهەڵاتی کوردستاندا کە ئازارین ئێمە لە کەرکووک ئێستا چ مشکلەیەکمان هەیە لەگەر تورکمان و لەگە عەرەب ئێمە لە ورمێ و لە خەتی باکووری ڕۆژهەڵاتی کوردستان و ڕۆژهەڵاتدا ئێمە تووشی ئەو مشکلە دەبن ئێمە دەبێت لە ئێستاوە بیر لەوە بکەینەوە چۆن ئەوانە بکەین ئەوە نقطة سەرەکیەکەم بەنسبەت ڕۆلی تورکیا بەنسبەت ڕۆلی تورکیا بەڕاستی تورکیا لەگەڵ مانەوەی ڕژێمی ئێرانە بە هەموو شێوەیە و هەرکی لە دەستیشی بێت دەیکات و بەقەنەعەتی من ئەوەی ئێستا لە ڕۆژەوەی کوردستانیش دەکە بەشێکیشی بەوەیە منتیقەکە تووشی ئاژەوەی زیاتر و ئالۆزی و سەرئێشی زیاتر ببێتن کە تەرکیزی ئەمریکاش لەسەر ئێران نەبینی تەرکیزی هێزەکانی تریش لەسەر ئێران نەبینی یعنی هەوڵدانێکە بۆ پاراستنیاوان من نازانم لە ژێرەوە چ ئیتفاقێکیان هەیە یان نە یان ئەوە مەوزوعیان ئەوها پشتیوانی یەکترینە بەڵام تورکیا لەگەڵ ئەو گۆڕانکارانەیە کە ئێستا لەوێدە و ئەوەی کە ئازاریەکانیشی ڕاگرت بە قەنەعەتی من تورکیا بوو چونکە ئازەربەیجانی سۆڤیەت لەگەڵ ئەوە بوو لە ئێراندا سەرهەڵدان بکرێ و پشتیوانیش دەکرد ماوەیەکی درێژشە نەک لە ئێستاوە چەند ساڵانێکی ئامادەکاری بۆەوەی دەکات بەڵام لەگەر ئەوەی ئەو ئەحداسانەی ئەخیری ڕایان گرت ئەو ڕاگرتنە جێی سەرنجە بووم زۆر مێستان ڕێگە بە کاگە ڕەحیم ڕەشیدیە دەین لە واشنگتنەوە بە سوپاسەوە لەگەڵماندایە وێڕای پیرۆزبایی لە کاک ڕەحیم کە وەکو ڕۆژنامەنووسێکی کارە کاریگەر و سیاسی دوێنێیان پێوێ خەڵاتی گۆڵدی وەرگرت لە ئەمریکا لەگەڵ کۆمەڵی سیاسی دیکە جێشانازیە و لەوە شەناسترەوەی کە هاوکاری بەردەوامی ئەنستۆی تۆژینەوە گەشت پێدان کاک ڕەحیمەکە گوێر لە دەنگم بێ ئەو چیرۆکەی بۆ منێت گێڕایەوە بە تەلەفۆن بۆ ئەم جەمعیە لەشکل بۆ بیرکردنەوە لێ یان هەر شتێکی دیکەی زیاتر ئەگەر بێ هەند باشتر دووبارە بکەیەوە ڕێی خۆشەدەوە بەلای ئەمەوە گرێکە فەرموو من کەڵکم لە باسەورگەکان وەرگرتووە سپاس بۆ پیرۆزباییەکەشت وەکو هێمنی مەزن دەڵێ بەرەو بەرزایی دەچم گەرچی وردم خاشی بەرپێی تێکۆشەرێکی کوردم بە هەر حاڵ هەموو ئەو شتانە بەرهەمی خەباتی پێشمەرگە و ئەو ڕەنج و کوێرەوەریە کە خەڵکی ئەمە دیتویانە و پێشکەش بە ڕێبازە بەڵام لەگەڵ هەموویانە فێڵیشم لێمە کە هەموو ئەو شتانەی بە زەنابتم وتووە ناکرێ لێرە بیانڵێم کاک سەرۆی بەڕێز بۆ تاوتوێکردنی ئەو بابەتەی کە لە ئێران هەیە دەکرێت لە گۆشەنیگای جیازیاوە سەیری بکەین و ئەمە یەکەم جار نییە کە کۆمەڵگای ئێران شڵەژانێکی گەورە و هەمەلایەنە بەخۆوە دەبینێ بەڵام ئەو فاکتۆرانەی کە بۆ گۆڕانکاری لە ئێراندا لە بەردەستن نەگەیشتۆتە ئەو دەرەنجامەی یا ئەو زەرورەتەی نهێناوەتە پێشێ بۆ ئەو گۆڕانکاریانە ئێران ئەوەندە وڵاتێکی گرنگ بووە لە دیدی ڕۆژاواوە ئەگەر چاو لێ بکەی من تەنیا واشنگتۆن بنمونە بێنمەوە لە سەرەتاکانی چێشمی شۆڕ 1970 میلادی یا 1350 هەتاویدا سەرۆکی ئەو کاتی CIA واتە ناوەندی هەواڵگری وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەبێتە دوایمین باڵوێز لە ئێران واتە باڵوێزی ئەمریکا بۆ ئێران ئەو گرنگجێ هەبووە بەڵام ئەو گۆڕانکاریانە شاتنە ئارا کە هەمومان دەرەنجامەکەی دەبینین دەمەوێت لێرەدا بڵێم زۆر جار بزوتنەوەی ناڕەزایەتی جەماوەری بزوتنەوەیەکی پیشبینی نەکراوە و هەر خوێندنەوەیەکی بۆ بکەی بەرەو دەرەنجامێک دەبا ئەو لێشا و لافاوە بەرەو ئەوێ پاڵ پێوە دەنێکە شتی سیر و سەمەرەی لێتێ دەرێ ئێمە لە بیرەوەری خۆماندا بەهاری عەرەبیمان هەیە باشە بەهاری عەرەبی لە زۆر وڵات سەرکەوتوو بوو لە میسر کە ناوەندێکی گەورەی سەقافی دنیای عەرەب و باشووری ئەفریقا و بە کۆی ناوچەکەیە لە یەک ساڵدا دوو گۆڕانکاری گەورە دوو شۆڕش
کە ١٨ لە دژبەیەکیش بوون هاتنە سەرکار و شتێکی ئەو تۆش ڕووی نەدا. هەر لەو سەردەمەدا لە ئێران بزوتنەوەیەکی هاوچەشنی ئەو بزوتنەوەی ئێستا بە هێندێک گۆڕانکاری دیکەوە بە هێندێک تایبەتمەندی دیکەوە ئەو وەختێک کە دەیانوت کوا ببورن ئەو وەختێک کە باسییان لەوە دەکرد کە کوا دەنگەکانمان بەڵام ئێستا پێکهاتە شتێنە. ئەمانە وای کردووە هاوڕان باسی شەڕی ئوکراین و لێکەوتەکان و ئەم بابەتانەیان کرد. من ناسمە ناو ئەوانەوە بەڵام دیدە نێو دەوڵەتیەکە چییە؟ ئەگەر چاو لێ دەکەی من لەگەڵ سووریا هەڵسەنگانی بۆ دەکەم ئەو لاوازیەی لە شۆڕشی ئەو جارەی ژینا لە ئێران لە ئارادایە هەمان ئەو تایبەتمەندیانە دەدا بە دەستمانەوە کە لە سووریا لە ئارادایە. ئێستا تا ڕادێک ئەسەدێکی لە ڕوولاوازیش زۆر باشترە بۆ ڕۆڵگێڕانی ناوچەکە تا ڕۆیشتنی. ڕەنگە لە ئێرانی داهاتووداش بابەتێکی ئاوا بێتە ئاراوە کە هیچ دوور نییە. ئەمە ئاستەنی و دەوڵەتیەکەی و ئاستەنی و چێیەکەی. بەڵام لە بیرمان نەچێ ئەدی ئاستەنی و خۆی یەکەی چی؟ ئاستەنی و خۆیەکەی بە باوەڕی من ئەوەی خاڵی هەرە لاوازی ئەم بزوتنەوە ئەوەیە کە لە ناوەندەوە سەری هەڵنەدا، لە پەراوێزەوە سەری هەڵدا، لە شارە گەورەکانەوە سەری هەڵ نەدا، لە شارە بچووکەکانەوە سەری هەڵدا. یەکێک لە فاکتۆرە هەرە گرنگەکان لە سووریا هەمان شتەکە لە حەلەب بوو ئەوە سەری هەڵدا نەک لە دمشقەوە بە پێچەوانەی ئەوەی کە لە بەهاری عەرەبی ئەوانەدا بێت. جا کۆی ئەمانە من لە مانگی نۆدا یعنی ئەوەی کە پێی دەڵێن دلەگەیشن یا شاندی زیاتر لە 50 وڵاتم دیت لە نێویاندا لە پاشا و سەرۆک و سەرۆک وەزیر و بە تایبەت وەزیرانی دەرەوە و بە خەڵکی جۆر بە جۆر و لە سەرسەختترین دژمنەکانی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە تا ئەفریقا و تا ئەمریکا و لە ناو هەموو ئەوانەدا پێم خۆشە هیچ بەلاتانەوە سیر نەبێ. تەنیا وڵاتێک کە دیتم سیاسەتێکی ڕادیکاڵ و تا ڕادێک ڕوونی هەیە کانەدا بوو، نا وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا. من لەو چوارچێوەیەدا وەزیری دەرەوەم بینی، ڕابرت مالی ڕاوێژکاری تایبەتی کاروباری ئێران لە وەزارەتی دەرەوەم بینی، خەڵکی دیکەشم بینی لەو چوارچێوەیەدا. تەنیا وڵاتێک کە بەڕاستی ئەوش بە حەزەرەوە بەڵام لە هەمویان پێشکەوتوتر بوو کە پێی وابوو دەبێت پێشەنگایەتی گۆڕان بکەن لە ئێران کانەدا بوو. جا ئەویش هۆ کارگەلی تایبەت بەخۆی هەیە کە هەمووتان کەم و زۆر لەگەڵی ئاشنان. ئەو وڵاتانە ئەو بزوتنەوەیە ئەو شۆڕشە ئەو راپەڕینیان وەکو سەرئێشەیەک پێ باش بوو بۆ ئەوەی ئێران هەست بە لاوازی بکە، بۆی لە دانوستاندندا لەگەڵی ئیمتیاز وەربگرن، ئیمتیازی لێ وەربگرن. جا ئەوە پرسی وزەیە، پرسی ناسەقامگیری بوونی ئێرانە. کۆی ئەو گۆڕانکاریانە لە 20 ساڵی ڕابردوودا لانی کەم لەلایەن ڕۆژاوا و ناتۆ ئەمریکاشەوە لەو ناوچانەدا هاتوۆتە ئاراوە، نەیتوانیوە سەقامگیری بێنێتە ئاراوە، نەیتوانیوە کولتوری دموکراسی پێش بخا. ئەگەر هێندێک لە نمونەیەکی بچووکتر کە هەرێمی کوردستان تا ڕادەیەک ڕەنگە جیاواز بێت، یار هەمووشمان لەگەڵ کەم و کوڕیەکانی لەوێ ئاشناین. کۆی ئەمانە دەستیان بەیەکەوە داوە کە ئەو فاکتۆرانە بەردەست نەبن، یا ئەگەر بەردەستیش بن وەکو ئامرازێکی خێرا و کاریگەر کەڵکیان لێ وەرنەگیرێ بۆ گۆڕانکاری بنەڕەتی لە ئێران. دوایمین بابەت کە من قسەکەم ئاوا کورتەکەمەوە ئەوەی کە کۆمەڵگای نێودەوڵەتی حەزەری لێ دەکا ئێران کە وڵاتێکی پانوبەرینە لە بیرمان نەچێ نایانوێ ناسەقامگیر بێ بۆ. باشە، زۆر سپاس. من دەنگی کەس نابیستم مخابن. بە هەر حاڵ بابەتەکە بەو شێوەیە کە ئەوەی لە ئاستی نێودەوڵەتیدا و زیادە خوازیانەی کە ئێران لە ماوەی ڕابردوودا کردوێتی و بە تایبەتی دوای نەمانی بە حکوومەتی سەدام حوسێن لە 2003 و لە 2001 حکوومەتەکەی تالەبان کە دوو جەمسەری دژ بە ئێران بوون و بە ئەو ڕووداوانەی پاش بە تایبەتی 11 سپتامبەر کە ئەو شەڕێک دەبێت لە ئارادا بێت کە جەمسەرێکی ئێران بێ. ئێستا بۆ پاشەکشەکردن بە ئێران
هەم لە هەموو ڕوویەکەوە ئێران سەرمایە گوزاریەکەی خۆی لە دەرەوە کردووە و ناسەقامگیریەکانی هێناوەتە دەرەوەی خۆی بۆیە لە کۆی ئەم ڕووداوانەدا دەرکەوت کە لە نێو خۆیدا شکێنەرە و بزوتنەوەی جەماوەری دەتوانێت گۆڕانکاری گەورە بێنێتە ئاراوە. دوایمین قسەم کە پێم خۆشە بیڵێم و گرینگە ئێمە بیزانین لە هەردوو حاڵەتی بەردەوامبوونی شۆرشەکە و بەردەوام نەبوونی شۆرشەکە ڕۆژهەڵاتی کوردستان وەکو فاکتۆرێک خۆی دەرخست و ئەمە زۆر زۆر گرینگە کە بۆ ئێرانی داهاتوو یا بۆ هەر گۆڕانکاریەک لە ئاستی نێوچەیی و نێودەوڵەتیشدا لە نێو خۆی ئێران دەکرێت کورد وەکو فاکتۆرێکی گرینگی گۆڕانکاری ڕیشەیی چاوی لێ بکرێ و حیسابی لەسەر بکرێت لەو دیدار و کۆڕ و کۆبوونەوانەی کە من هەم بووە لەگەڵ بەشێک لە ئێرانیەکان یەک لەوان کە ئەوڕۆ میوانی ئینستیتوتەکەی ئێوەیە و کەسایەتیەکی گرنگیشە ڕاستیەکەی ئەوەیە زۆر زۆر بەڕاشکایی باز لەوە دەکەن تەنیا وەک ڕێخستنی سیاسی کە وەک حیزبی سیاسی لە گۆڕەپانەکەدا بێەوە وەڵامی خۆی لە کۆمەلگا وەربگرێتەوە وە گوتارەکەی بتوانێت لایەنە جۆر بە جۆرەکانی کۆمەلگا ڕنگڕێژکە ئەوە کوردستانە یعنی ئەوان ئەو قسە دەکەن ئەوە بە باوەڕی من گۆڕانکاریەکی گەورەیە هەم لە ناو ئێرانیەکان و هەم لە دەرەوەی ئێران و لە ماوەی لانیکەم پتر لە 20 ساڵی ڕابردووشدا هەرگیز دوای شۆڕشی گەلانی ئێران ئەگەر 5-6 ساڵی سەرەتای لێت بە دەربکەی ئاوا لە ئاستی نێودەوڵەتیدا و لە میدیای نێودەوڵەتیدا لە ڕاستیدا باز لە کوردستان و کوردستانی ئێران و پێگەی کورد لە ئێران نەکراوە کە ئەوە دەستکەوتێکی گرینگە. دوایمین خاڵ کە پێم خۆشە ماژەی پێ بکەم ئەوەیە کە شەڕی رووسیا و ئۆکراین و لێکەوتەکانی ئەو درۆنانەی کە ئێرانیەکان بە هێندێک لە پسپۆڕانی چەکداری کە نردویانەتە ئەوێ هێندێک وەرچەرخانی بە قازانجی رووسیا هێناوەتە ئاراوە و لە ڕووی مێژوویە ئوروپاییەکان بە تایبەتی دوای شەڕی دووەمیدیانی هەمیشە لە دوای سیاسەتی ئەمریکاوە بوون بەڵام لەم خاڵەدا و لە زۆر بواردا پێش ئەمریکا کەوتون و ڕەتفعل یا کاردانەوەیکی زۆر تونتریان لە خۆیان نیشانداوە و فاکتۆری هەرەسەرەکی نەک ئەوەی پرسی مافی مرۆڤ و ئەو ڕاپەڕینە و چارەنووسی ڕاپەڕینەکە بێ بەڵکو لە ڕاستیدا کاردانەوەی لە بەرانبەر ئەو خۆساخکردنەوەی ئێران وە کەوتنەبەرەی رووسیا و ئەوان لەو ڕێگاوە دایانەوێت گورزەکەی خۆیانی لێ بدەنەوە و پاشەکشەی پێ بکەن وەکو باسم کرد کۆمەلگای جیهانی ئەوەندەی ئەمن خەڵکم بینیوە بە قسەم لەگەڵ کردوون ڕاستیەکەی ئەوەیە پێیان وایە ئێران ئامادەی ئەوەی تێدانیە بۆ گۆڕانێکی ڕیشەی یەکلاکەرەوە ئەمە جیا لە دیدی ئێمە ومانانە سەبارەت بە کاریگەریەکانی بزوتنەوەی جەماوەری بەڵام پێیان خۆشە ئەم کێشانە ئەم سەرهەڵدانانە ئەم ڕاپەڕینان لە ئارادا بن بۆ ئەوەی ئێران لاوااستر ببێ بۆی لەسەر مێزی دیالۆگ بتوانن لایەنی هەرە زۆری خواستەکانی خۆیان بەسەر ئێراندا بسەپێنن من لە مێژیشە ئەوە وتووە بە ڕۆژاوە و تیۆرسیەنەکانی زۆر زۆر بیر لەوە دەکەنەوە چۆن لە جیهانی ڕۆژهڵاتی ناوەڕاستدا دوو جەمسەری شێعە هەیە دوو جەمسەری سوننە هەیە کە یەکیان ئێستا ئانکارا و یەکیان ریاضە بەرەو ئەوەی دەبن کە دوو جەمسەری شێعە هەبێ یەکیان قم و کەربەلا بێ و بەڕاستی ئەوەی دیکەشیان تاران بێ و تا ڕادێک پێکناکۆکیش بن و ململانەیان هەبێ داکۆچی و پشتیوانیە شاراوە و نیمچە ئاشکراکانی ڕۆژاوە بە تایبەتی ئەمریکا لەم دواییانە لە سەدر و ئەوانە و چوونی پاپ بۆ لای سیستانی و هەمووی لەو ڕاستایەدایە چونکە ئێران لەو پرۆسەیدا و دوای 11 سپتامبر کە دەبا جەمسەرێکی شێعە هەبا بۆی شەڕەکە بەرنەوە ناو ماڵی خۆیان و بۆ ئەم جەمسەرە دەبا ئێرانێکی بەهێز هەبا ئێستایتر زۆر زیاتر لە توانای مێژوویی خۆی دەسەڵاتی پەیدا کردووە لە ناوچەکە و دەبێت پاشەکشەی پێ بکرێت بەڵام هەموو فاکتۆرەکان ئەو من خەڵکم بینیوە باز لەوە دەکەن کە زووە گۆڕانکاریەکی ڕیشەیی بێتە ئاراوە و تەجروبەکانیش کە باسمان کرد کە زۆر و دۆستانیش ئاماژیان پێکرد ئەمە کۆی ئەو بابەتانە بوو کە دەکرێت ئاماژەی پێ بکەین دوایمین خاڵم کە دەمەوێت پێداگری لەسەر بکەمەوە ئەگەر هیوایە کە بێت بۆ گۆڕانکاری نەک لە ئاستی نێوچێ و نێودەوڵەتیدا بەڵکو لە ئاستی نێوخۆیدایە بەڵکو لاوانن کە ژیانی شارنشینی گەشەی کردووە ماسە میدیا ئێستا حەشیمەتی ئێران زیاتر لە
نزیک بە 80% حەشیمەتێکی گەنجی لە ڕاستیدا لە بینی سی بۆ چلە کە کۆی ئەومانە بێکارە شکاندنی ئابووری بەهۆی گەمارۆکان و ئانە هەمووتان لەگەڵی ئاشنان. زۆر سپاس بەداخەوە بۆی چڕانی قسەکان و ئەوە بە سەریە خستنەوەی هیوادارم توانی بێتم ئەوەی کە پێویستە بەدەستیەوە بدەم. زۆر سپاس. هاوڕێن و کاتتان باش بەمنیان کورد بەردەوام بم نازانم بەرنامەکە چۆنەر من تازە هاتمە سەرخەت دەنگی من دێ بە زەحمەت. ئەو کاتتان باش زۆر سپاس بۆ هاوڕێیان هیوادارم هاوڕە کامران کاتەکەشم بۆ بنووسێت چەند کات دەبێت کە بزانم کاتم لەبەردەست بێت. کاک بەڕێز کاکسەر داوای لە من کرد 10 دقیقە زۆر باش. عرض بێت ڕاستەکەی ئەم ڕاپەڕینەی نوێی کۆماری ئیسلامی لە چەند لایەنەوە دەکرێت پێ قسە لەسەر پیاویچانە و تایبەتمەندیانە تازەیە کە ئەو جوڵانەوە هەیەی کە لە ماوەی 43 ساڵ ڕابردوو لە ئێران تقریبەن بێوێنەیە. پێشەنگەکەی وەک باس کراوە هەمووشتان دەزانن بە حاڵ ژنان وە گەنجانی بینی 15 تا 25 ساڵن. ئەوە یەک تایبەتمەند دووەمێوەیە کە بە پێچەوانەی جوڵانەوەی سەوز بە قەولی ئێرانیەکان فقط شارە گەورەکانی نەگرتوتە لە شارە چکۆلەکان و حتا لە گوندەکانیش ئەوە بەردەوامە وەوە هەفتەی 13 دەڕا بۆ 3 مانگیش تا ئێستێ جوڵانەوەکە نەکوژاتەوە. زۆر کەس بەراوردی دەکات لەگەڵ بەهاری عەرەبی تەبعاً کۆمەڵێ ڕەهەندی هاوشێوەی هەیە بەتایبەت ئەو شێوازەی گەنجەکان لەگەڵێک پەیوەندی دەبێت یعنی بەکارهێنانی تەکنۆلۆژی تازەی کە لە مەیدانە بەڵام لە زۆر جێگایانیشەوە بەڕاستی بەراوردەکە ڕەنگە وەک خۆی نەبێت بەهۆی ئەوە کە بەتایبەت لە سوودان و لە میسر و لە بەعض لە وڵاتانە هێزی سەربازی و بەتایبەت جێش بە حاڵ تاماوێکی زۆر کە لەگەڵ حکوومەت بوو ڕێگایدا خەڵک مزاهرە بکەوە دوایەگە هەستی کرد هاتە نێو مەیدانیەوە. لە ئێران ئەو شتە دەرفەتە پێمانێ بەڕەخسێت و چون هەمووتان دەزانن کە هێزی سوپای پاسداران دەواقەدا هێزێکی ایدئۆلۆژیکە ڕێژیمە و جێوازی و بۆشایەک نییە لەوەیدا. ئەوەی کە بەهەرحاڵ تایبەتمەندیە بە تایبەت پێشەنگی ژنان و دروشمەکەی ژیان ئازادی دەگەڕێتەوە سەر کۆمەڵێ دەرەنجامی نەخوازداوی شۆڕشی ئێران و زاڵبوونی ئیسلامی سیاسی لەواقعدا لە پرۆسەیەکدا لە ئێران کە شۆڕش سازکەوت ئیسلامیەکان یا حەداقل ئەوانەی کە تۆمڕە بوون لە نێو ئیسلامەکان هەموو خولیان هەبوو کە تاڵەبان و بووکە حرام و داعش و ئەوانە هەیەە کە ژن بچێتەوە ماڵێ و بەهەرحاڵ ژن ناتوانێ و لە بواری گشتی و پێگەی هەبێت کە داوا دەکردێ. بەڵام خۆب لە ئێرانەوە زۆر ئەستەم بوو ژنان بەشدار بوون و لە دوای شۆڕشیش کە بۆ یەکەم جار ئەو پێشنیارە کراکە ژنی کە موەزەفە دەچێتەوە سەر ئیش دەبێت حجابی هەبێت هەر یەکەم مزاهرەی گەورەکە کرا خۆمەینی پاشەکشەی کرد بەڵام لە پرۆسێکدا وەڵەکردیانە موەزەفەکان دوایە خوێندکارانی زانکۆ و هەروە وردە ئەو شتاندا سەپان بەسەر ژناندا و جوڵانەوەی ژنان دەتوانین بڵێن لە پاڵ جوڵانەوەی کەمینە نەتەوەکانی ئێران وەک جوڵانەوەی کورد تەنها جوڵانەوەی بوو کە کۆماری ئیسلامی لەو ماوەیەدا نەیتوانیە بەتەواوی بمبڕی کات و هەرچەند بە سەرکوتی کردو بەڵام لە کۆمەڵگای ئێراندا بەردەوام بوو. دەوری ژنان بۆ واتایە دەرەنجامەکەەوە بووکە ژنان لە زۆر ماف مرۆڤ مەحروم کرابوون بەڵام لە هەمان کاتدا توانیان لە ئاستی خوێندندا دەواخەدا ڕێژەی زۆرتری خوێندنی باڵا بەتایبەت ژنان بن و تەبعاً ئێمە لە ئێرانی ئەلان ڕوبەڕووی دیاردێکی زۆر سێرین لە هەموو بواری ئەدەب و سینەما فیلم و ڕۆمان نووسی ڕەنگە بۆ خاڵێک ئەوەندە بڵم کە ئێمە ئەلان لە ئێران کۆمەڵێ ڕۆماننووسی ژنمان لە پیاوەکان نەفقەت کەمترنێ بەڵکو کتێبەکانیان زۆرتر دەفرۆشێن و ناودارترن. ئێمە لە پێش شۆڕشی ئێرانی ڕەنگە یەک یا دوو ڕۆماننووسی ژنمان پتر نەبێت کە فەقەت یەکیان ناساو.
بەو واتایە ئەم شۆڕشە زۆر تایبەتمەندە لەو ڕوانگەوە دروشمەکەشی کە هەمومان دەزانین دروشمەکی زۆر جێبازە کە من ناچم بەسەری بەڵام بە هەر حاڵ خودی ئەو ڕۆتە ڕاپەڕینە ئایا دەتوانێت بە ئەنجامێک بگات یا بە ئەنجامێک نەگات دەگەڕێتەوە سەر خوێندنەوەی کە ئێمە ئەو سەناریوانەی ممکنە لە مەیدان بێتە گۆڕە خودی شۆڕشەکە لە پرۆسەدا دەبێت لە لانیکەم سێ بربەست لە سەڵگای خۆی ڕابە یەکیان ئەوەیە کە خب ئەم قەیرانی یا ئەزمەی حکوومەتەی کە هەیە ئەزمەی هەم ئیدۆلۆژیکە هەم سیاسی و هەم سەربازیە بە واتایەک دەم هەیە بڵم کە لایەنی ئیدۆلۆژیک و سیاسەکەی هەم کەس دەزانی کۆماری ئیسلامی ئەزمەکەی زۆر قوڵە بەڵام لایەنی سەربازی ئەگە واقع بین کۆماری ئیسلامی هێزێکی سەربازی جارێ ماوە و هێزێکی سەرکوتکەریشی هەیە و کۆماری ئیسلامیش بە هیچ شێوازێک سیستمێک یا ڕێژیمێک نییە مەیدان بەتاڵ کات ئێمە لە ئەگەر ئەو شۆڕشە بەردەوام بێت یەکێک لە ئەگەرەکان و لە سەرنیارەکان دەواقەدا شەڕی ناوخۆیە بە شێوازی جیاواز مەبەستم سوورەیی بوون نییە بەڵام بە شێوازێک ئەوان حتمما مقاومەکەن و ئەو خەڵکەش کە ڕووبان ڕاوەستاوە مەجبور دەبن شێوازی دیکە ببینەوە بۆ ئەوە لایەنیشێ جا خۆ بۆ باڵانسەکەی هێزی سەر بازی چۆن لە پرۆسێکی لێ دەجێ باسێکەکە لایەنی دووەم کە لە ئێرانی زۆر جێ سرنجە ئەو پێڵەوەن چینی مامناوەندی چینی مامناوەندی لە ئێرانە لەو 43 ساڵە بۆتە چینێک بە قۆڵی فارسەکانێک بڵێن عافیەت خوازن یعنی لەلایەکەوە دژی کۆماری ئیسلامی و پێشیان خۆشە کۆماری ئیسلامی نەمێنێتەوە بەڵام لەلایەکەوە ئابووری کۆماری ئیسلامی بە شێوازێک بۆ ڕەنگە بڵێن زۆرترین قازانج ئەم چینەی ئەم تۆژە کردوەتی وە لە دەستدانی ئەو دەرفەتە بۆیان زۆر زەرری مادی و ئابووری بدەوەیە بۆی ئەم چینە جارێن نەهاتۆ هەرچەند دەگەڵ بازێ لە ویستانە هەیە و ڕژیمیش لەسەوە گەمەیەکی زۆر جدی دەکات خودی ڕژیمیش تا ئێستێ هێزی سەرکوتکەری بەکارهێناوە بەڵام ڕاستیەکەی ئەوەیە کە ئەو شێوازەی کە لە کوردستان و لە سیستان بلوستان خەریکە سەرکوت دەکات ئێستا لە تاران و لە شارەکانی دیکە دەستی بۆ سەرکوتە بەربڵاوە نەبردۆ چون بۆ خۆشیان زۆر باش دەزانن کەەوە بۆ مەڵێ بە حاڵ خەتەری سیاسی بەدواوە دەبێت تا ئێستێش لەسەر ڕاوەستاون هیوایەکیان من پێم وایە ئەوەیە کە ئەگە بتوانن ئەو توندوتیژەی لە کوردستانە لەوێ قەدیسیکەن لە سیستانی شەربەتەوەوان سەرکوتکەن ڕەنگە شتەکە دامرکێ و تا کاتێکیش کە ئەو ناهاوتەریبێ هەیە بینی کوردستان دەگەڵ بەخەی ناوچەکانی ئێران ڕەنگە پرۆسەکە کە هیوادارین بەردەوام بێت ئەگەر ئەو بۆ شایە پڕ نەکاتەوە تووشی کێشەیەک دەبێت ئێمە لە تارانێ هەرچەند پرۆزەکە بەردەوامە بەڵام بە قەولی خۆیان تا ئێستێ گەڕەکتەوەرە محەلە مێحوەرە تا ئێستێ ئێمە لە تارانێ نەتوانراوە وەک مەهاباد وەک پیرانشار وەک بۆکان بۆ شارەکانی کوردستان خەڵک بێنە بڕژنە نێو جادە و شەقامەوانە و بتوانن ڕوبەڕوو ڕێژیم بنەوە بەواتایەک لە کوردستان ئێمە و بەشی خۆڵەمێژیە خاکستەریمان نەماوە بەڵام ئێستێش لە ئێرانی و چینی مامناوەندی و بەشە ئێستا نەهاتوتە نێو جوڵانەوەکە و ڕژیمیش لەوە باگەداری بڵام زۆر زۆر محتاطدا لایەنێکی دیکەی کە جدا لە هێزی سەرکوتگەری ڕێژیم کە زۆر جێسرنجە ئەو شتەیە کە بۆ شۆڕش پێویستەویژەوەی تۆ ئیجماعێکی جەهانی دروست بکەیت بۆی بەحاڵ گۆڕانی ڕێژیم یاوەی پێڵان ڕێژیم چێنج بەدی بێت تا ئێستێ من پیارە کاگڕەحیم بەڕێز قسەی کرد پێش من تا ئێستێ وەندەی من لە میدیای ڕۆژاوا تەمەشایەکەم ئەم قەناعەتە دروست نەبوو ڕاستە لە پرۆسێک ڕەنگە دروست بێت بەڵام تا ئێستێ نەتواندراوە قەناعەتە دروستکەین چون بە هەر حاڵ ئەوانیش فکر لەوە دەکەنەوە کە ئەگەر بەردەوامی شۆڕشکە بەرەو ڕوبەڕووبوونەوەی چون بڵات کۆمەڵە گۆڕانکاری بنەڕەتی لە ناوچەکەدا دێتە گۆڕێکە ڕەنگە ڕۆژ ئاواژ ئێستا خۆی بۆ ئامادە نەکرد بێت ئەوە کارێک کە دەبێت شۆڕش بەسەر و کارە تەواو بکات یعنی ئەم دوو سێ لایەنەی ئەو چینی مامناوەندی ڕاکێشی بۆ لای شۆڕش بتوانی بالانسی هێزی سەرکوتکردن لە پرۆسەیە کەم بکەوە بتوانی ڕوبەڕوو بێەوە ئەوەی کەەوە ئیجماع جەهانی ساسکەی بەداخەوە تا ئێستێ نەتواندراوە سەرکەوتوو بێت ئەو ئەگەرانە چۆن دەبن خوب دەگەڕێتەوە سەر یەکگرتووی هێزەکانی شۆڕژجێت و سازبوونی بەرەیەک لانی کەم لەو هێزانێکە لە مەیدان کە بتوان لە هەستێک بوارەکە بتوان ئەو
کەمکۆڕێ کەم بکەنەوە. چی لێ دێت ڕاستی پێشبینی بۆ کەس ناکرێت، منیش لێرە دعایەوە ناکەم دەتوانم پێشبینی بکەم، بەڵام ئەگەرەکان دەتوانن چەندین شت بەدەست نەبن. یەکەوەی کە پرۆسەکە بەردەوام بێت و ئەم پرۆسە بەردەوامی ڕوبەڕووبوونەکە تونند بێت، ڕێژیم مەجبور بێت لە ناوچەکانی دیکەش بە کوردستان سەرکوت بکات. ئێمە هەنگاو بە هەنگاو بە شێوازێک لە شەڕی ناوخۆی دەڕۆین. ڕاستەکەی ڕێژیم مقاومەت دەکات، خەڵکی تەبان ڕوبەڕووی دەبنەوە. جا لە کام ناوچە زۆرتر مەجبورە پاشەک شەبکەوانە شتایەکە لە داهاتوو و دەگەڕ سەر کۆمەڵە فاکتۆری خودی ناوچەیی کە خۆ بەلان ڕەنگە کات نەبێ قسەی لەسەر بکەین. لایەنێکی دیکە سەناریۆیەکی دیکەویشە هەیە کە بەحاڵ خامنەی تەمەنێکی زۆری هەیە و ناسازشە. ئێمە بەرەو ئەوە بین خامنەی لەو پرۆسەیەدا بمرێت و مەسەلەی گۆڕانکاری و دانانی کەسێکی تازە لە جێ و بە تایبەت کە لە نێو ڕێژیمیشدا ئەو یەکدەنگی نییە ڕاستەکەی. و هەفتێکیشە ئیسلاح تەڵەبان کاتونە مەیدانێ ئەگەر هاوڕێیانی کە سێری میدیای ئێران دەکەن دوو ڕۆژە لەحنی ڕۆژنامەکان ئیسلاح تەڵەبیش گۆڕاوە، ینی بە متمانێکی زۆرتر ڕەخنە دەگرن. دیارە دوای ئەو دانیشتنەی کە شەمخانیان بۆ ڕێگاوان پێداوە، ینی وەک سەناریۆک احتمالێکەوەی گۆڕانکاریێک لە نێو ڕێژیم بکرێت بتوانن بە شێوازێک حکوومەت یا ڕێژیمێکی بناپارتی ئەو شتێک کارل مارکس دەڵێ بێنە سەرکار و بتوان کۆیکەنەوە و دوایە سەرکوتەکە لانی شەرعێت کردن بەتایبەت لە ناو هاوتەریبی بینی ناوچەکانی وە کوردستان و سیستان لەگەڵ بە قێرانیش کەڵک وەرگرن و زۆن بکەنە سەر کوردستان و بتوان سەرکەوتوو بن لەوە. تەبان لەوەدا ئەمان هێزیان هەیە، ڕاستەکەی وەک هێزی فکری دەڵم. چینی مامناوەندی تا ئێستێ مامۆستانی زانکۆ زۆر بەیان غەرز کوردستان هەڵبەتە لەگەڵ شۆڕشکە نەکەوتن لە شۆڕشی پێشوو هاوڕێیانی کە لەگەڵ ئێرانی ئاشنان لە شۆڕشی پێشکەوتوو مامۆستانی زانکۆ لە پێش من هەرەوە ئەگە یەک دەقەمە بێت دەرەنجامەکان ئەوانن، ینی بەردەوامی شۆڕشەکەی من هیوادان بەردەوام بێت کە پێویستی بە سەرکردایەت و ئستراتێژیەکی گونجاو هەیە کە ئەوەی احتمالی زۆرە بەرەوە ئێمە شەڕێکی ناوخۆیی بە شێواز جیاواز بڕۆین، یا گۆڕانکاری لەنێو ڕێژیمە بواتایەکی دیکە و یا پرۆسەیەکی داڕمانی ڕێژیمە لەباری ئابووریەوە کە ئەمەش پرۆسێکە بەڕاستی زۆر قسە هەڵەگرێت. هەڵمە قسەکان تەواو دەکەم. زۆر سوپاس. ڕەنگە نەبوو بێ لە پێشتر بۆ ئەوەی کە ئەو شۆڕشە بەرپا بێ، بەڵام دوجار دەبێت بێ کە هەموو ئەم شۆڕشە لە شوێنێکی زۆر تایبەتی جغرافی واتە لە کوردستان و بەدەستی کچێک کە ژینایە مەحسایە دەستی پێکرد. انواع جامعه شناسا متفکرین و من شخصا این تعریف رو انتخاب می کنم که هر وقت اقشار گوناگون مردم که در سیاست و اقتصاد به حاشیه بەدڵنیایی حکوومەت چی کرد ویستی کە لە ڕێگەی تونوتیژیەوە لەو جغرافیایە و شوێنە مەحەلیە کە کوردستانە ویستی کە شۆڕشێک کە دەیتوانی سراسەری بێت لەوێ سەرکوتی بکە لە ڕێگەی تونوتیژیەوە. تغییر حاکمیت و حکومت بشن. این فرایند رو من اسمش رو انقلاب میگذارم. با این تعریف در واقع آنچه که در کشور ما ایران میگذره کاملا یک انقلاب. وللرقي أو ما في حوالاتي هاونشتماني بوني نكر كردستان دروي كردستانيش سرکوت کازور بخیرایی. عمق اجتماعی که در بین طبقات گوناگون مردم داره و با هم به صحنه سیاست آمدن همه اینها و خواسته روشن سرنگونی جمهوری اسلامی، تغییر حکومت ولایت فقیه به حکومت دموکراسی و سکولار، این فرایند انقلابیه. حالا میخواد خشونتبار باشه، میخواد بی خشونت باشه، میخواد دنبال آزادی، سکولاریسم، حقوق انسانی و شهروندی بودن که شاید یک چنین وجدان جمعی در کشور نبود و خونها هم دادن، فداکاری ها هم
کردن و این لانی جرقه هم هیکە ئەوەیە کە بەدڵنیاییەوە از لە یک دروشمەکاندا دختر اهل ژنجیان این ئازادی خطه زده شد شتێکی زۆر وازە آنچنان که ژەوەیە کە در لە ادامه این سەدەی انقلاب 21 هم دا یەکەم مناطق جارە کە ژن کردنشینی ها دەبێتە در پێشەنگی صف شۆڕشێک کەمە خۆی اول گرنگە. مبارزه قرار گرفتند. در واقع به تعبیری خاکریز اول یک ملت هستند. به هم دلیل هم خشونت حکومت چندین برابر جاهای دیگه است، با این تصور که بلکه بتواند یک انقلاب سراسری رو فروکاهی کنه به یک درگیری منطقه‌ای و اون هم به شکل مسلح و جنگ، اون وقت سرکوبش کنه. حقوق شهروندی همه ایرانیان از هر بەشی دومیان موضوع زیندگی یان ژیان کە دیسانیشاندا کە ژیان دۆستی چەند لەم شۆڕشەدا ئیبرازە. در درون این شعار که یک میشه گفت در محوریت شما زنها قرار گرفتند، صف اول مبارزه رو تشکیل میدن، نکته هم نهفته است که در دنیای امروز بسیار قابل فهمه و درست زنها در 100 و چندین سال در همه کشورهای دنیا برای حقوق مساوی جنگیدن، تلاش کردند، کمپین ها به راه انداختند، جنبش های زنانه به راه انداختند و حق انتخابات، برابری، غیره و غیره. ولی شاید در قرن 21 این اولین باری باشه که یک انقلاب با محوریت زن شروع شده که از این حیث هم نۆژ بڵم کە لە ئەوروپا دوای سەدەی ناوەڕاست، دوای سەدەکانی کاتێککە ڕێنێسانس دەستی پێکرد، هەر ئەساسەن ژیان دۆستی بوو کە وای کرد کە لە ئەدەبیات شتەکانی تر ڕنگ بداتەوە ئەوە ڕووبدا کە لەوێ ڕوودا. مذاهب به هر حال دعوت به زندگی دیگه و غیره و غیره میکنن، احوال بعد از مرگ، ولی زندگی خواهی در فرهنگ های مختلف وقتی که متولد شد، مثلا در اروپا در واقع شروع رنسانس بود. در مقابل حکومت دینی قرون وسطا، وقتی که بحث بنا کردن زندگی در همین دنیا و متنعم ئەوە بەدڵنیاییوە لەناو ئەو دروشمەدا وشەی ژیان بریتیە لە کۆمەڵێشتی تر، ماڵ، کار، دەرس و ڕفاه، و ئەمە ڕێنسانسێکە، شۆڕشێکی ڕێنسانسی بەرامبەر بە حکوومەتێک ڕژێمە کە زۆر قڕونی وستاییە، زۆر سەدەی ناوەڕاستیە. اولین کتابی است که چند تا جوان دور هم میشینن، به جای صحبت از عیسی مسیح و آخرت و احوال مرگ که سکه رایج قرون وسطا بود، از تجربه های زندگی خواهانشون، عشقهاشون و حوادث ریز و درشتی که داشتن برای همدیگه تعریف میکنن. و به نظر من بخش زندگی خواهی کاملا یک شعار گذاشتن رنسانس در مقابل یک حکومت قرون وسطاییه که باز در ذیل اون همه بسیاری خواسته ها جا میگیره، خواسته های اقتصادی، اجتماعی، رفاهی، شغل، مسکن، آزادی، غیره و غیره، در تجارت و غیره و اینها ذیل این بخش این شعار جا میگیره. و بخش سوم این شعار یعنی آزادی، ئێمە لە ئێراندا نزیکەی 120 ساڵێکە کە دەستمان بۆ کردووە کە هێزی حکوومەتی مەرجدارمان هەبێ بەرەو ئازادی بڕۆن، بەرەو دیموکراسی بڕۆن، بەڵام ئەوە نەبوو. دوجار استبداد جێگرتەوە. ئەم شۆڕشە پێدەچێ میراثگرەوەی ئەو 120 ساڵە هەوڵەیە بۆ دیموکراسی و نەتیجەی شتێکی تر بێت. خیلی خوب روشنه که یک دموکراسی سکولار مبتنی بر اعلامیه جهانی حقوق بشر همسو با دنیای مدرن و نه پشت به دنیای مدرن و زندگی در این عالم در قرن 21 جا میگیره و به این ترتیب بخش سوم این شعار فکر میکنم حکایت از یک عمق صد و چندین ساله داره. در فرایند پێشبینی من تۆزە قورسە پێشبینی بکەم، بەڵام تەسەوور دەکەم کە ئەم میلەتە ئەم حکوومەتە دەخاتە ژێر گڵەوە. زندگی آزادی پیش بینی خیلی سخته که آدم بگه چه زمانی چگونه پیروز میشه، ولی من شک ندارم
که به قول معروف دیر و زود داره ولی سوخت و سوز نداره و این رژیم قرون وسطایی رو ملت ایران به زیر خواهد کشید. اینکه از چه مسیری میره و پیروز میشه، تا اینجای کار که من نگاه کردم این حرکت بزرگ رو میبینم که کاملا روی مدل مقاومت مدنی که امروزه به صورت یک دانش در آمده داره حرکت میکنه. یعنی مقاومت مدنی که در انتها ام شورشا لأساس الهامی ل برنگاری مقاومه مدنی ورگرتوی خلقی که لأساس تا دەسەڵاتی نییە بەڵام چونکە زۆرن چونکە ژمارەیان زۆرە لە کەمیەتدا لە عەدەدیاندا کە دەسەڵاتیان وەرگرتووە لە سێ ڕەهەندی هەیە. سێ ڕەهەندەکان بریتی لە یک استبداد رو به قول پیتر اکرمن به خاتمه میده به حیاتش. ستون اول اعتراضات روشی است که خب ساده ترین دم دستترینش اعتراض در خیابان. این رو ما شاهدیم و مبارزین مردم هوشیارانه در واقع با یک تغییر تاکتیک ساده در اینکه به جای اینکه یک زمان و مکان در یک جا جمع شن، با استفاده از تاکتیک پارتیزانی در مقاومت مدنی زمان و مکان رو سیال کردن، سازماندهی رو به محله ها نواحی بردن و دیسنترالایز غیر متمرکز لیدرهای محلی و منطقه‌ای شکل دادن، باعث شدن که تمام اون تدارکات حکومت برای سرکوب که 20 سال تمرین کرده دست کم بی حاصل شده و خود حکومتی هم اعتراف میکنن که اونایی که همه داشتن و تمرین کردن و خوندن حتی اون سرانشون اینا الان کارآمدی نداره. به هر حال اعتراضات با به اصطلاح بر اساس مقاومت مدنی به گونه‌ای هم داره حرکت میکنه که هر کسی بتونه در اون مشارکت یەکەم ستونی یەکەم ڕەهەند ئەوەیە کە خودی ناڕزایەتیەکانە کە پێدەچێت زۆر نامەرکەزی بێ بە هیچ شێوەیەک سەرکردەیەکی دیاری نییە، بەڵام بە شێوەیەکی پارتیزانی بەڕێوە دەچێت و ئیستیفادەیەکی باش لە بە یەکگەشتنەوەی با بڵێن ناڕزایی دەبڕەکان وەرگیراوە. ئەمە وای کردووە کە دەوڵەت خۆی نەزانێت چۆن ئەوەی بکات، مخاتەبەی بکات. این ریزش ستونهای نگهدارندش مثل ستون فرهنگی، ستون اداری، ستونهای حتی مذهبی و غیرهش به خوبی پیش رفته و مونده ماشین سرکوب فلج‌سازی حکومته. در این ستون در واقع اعتصابات قرار داره، عدم پرداخت‌ها و همکاری‌ها قرار داره و همینطور بایکوت کردن‌ها و تحریم کردن‌های محصولات، کالاها، بانک‌ها، غیره و غیره. این بخش فلج‌سازی هم البته باز در همه ئەوەی کە زۆر بە جوانی بەدی دەکرێت لەم ئەترازاتاندا ئەوەیە کە بۆتە هۆی ئەوەی کە بەرەبەرە دەوڵەت دامەزراوەی سەرکوتکاری ئێران بچووکتر بێتەوە، لی ببێتەوە و بەشە فەرهەنگیەکەی ڕابوەستێتەوە، بەشە ئیداریەکەی دژی ڕابوەستێتەوە قسە بکەن تاکە شوێن کە تا ئێستا با بڵێن بە کاملی ماوە و دوور نەکەوتوتەوە لە ڕەهبەری لە ئێران دەسەڵاتی چەکدارە، دەسەڵاتی سەرکوتکارە کە امکانی که داره درش مشارکت کنه و جلو میره. آیا محتاج به یک رهبری، یک گروه؟ چون این به ذهنها خیلی میاد که مثلا یک رهبر کاریزماتیک باید اون بالا نشسته باشه یا یک شورای رهبری نشسته باشه یا ائتلافی مثلا از گروه‌های سیاسی نشسته باشن یا مدنی یا غیره. به نظرم این الزامی نیست. طبیعت این انقلاب زن زندگی آزادی که در جلوی
ئەم بزوتنەوەی واتە ئەو فەلەچکردنی دەسەڵات بە شێوەیەکی لێکردنەوە یعنی وای بەشەکانی لێ جیابکەوە لێکەوتەی ئەو اعتراضاتانەیە و ناڕزایی دەبڕینانەیە کە بەرەبەر ئێمە دەیبینین. آنچه که شبیه شاید در تاریخ معاصر خودمون انقلاب مشروطه ایران باشه که رهبر واحدی نداشته، حتی رهبری واحدی هم نداشته، یا انقلاب کبیر فرانسه مثال دیگرشه. حالا در عصر دیجیتال و عصر شبکه‌های اجتماعی که میتونن به قول خانم مارگارت هلن توربولانس سیاسی ایجاد بکنن، این راحت ترم شده. زۆر گرنگە کە لێرەشدا خەڵک چەند دەتوانێت بەشدار بێ لە ئەو جۆرە با بڵێین بەرەنگاربوونەوەی دەسەڵات بە شێوەیە کە بتوانێت خانە جیاوازەکانی لێ بکاتەوە هێواش هێواش تا دەگاتە سەر دەسەڵاتی سەرکوتکار کە ئەوێش تەضعیف بێت. آنچه که مهمه این است که به تدریج اینها با هم سینکرونایز بشن، هم آهنگ بشن، جلو برن، مطمئناً فیگرهای سیاسی خودش رو و آرمانهای سیاسی خودش رو که فعلا در حد کلیات زن، زندگی، آزادی و سرنگونی جمهوری اسلامی با مختصری شاخ و برگ است، دیتیل تر میکنه، جزئی تر میکنه و اون رو متولد میکنه. خیلی هم نمیشه سزاریان کرد رهبری این گونه انقلاب ها رو. فکر کنید یه جایی چند نفر جمع میشن رهبر. باز مثال میزنم بین تقریبا همه سازمان ها و پێم وایە کە ئەو تێبینیە یان ئەم لاحظەیە کە خەڵک دەیدادڵێن کە دەبێ ئەم شۆڕشان بزوتنەوەیە ڕێبەرێکی هەبێ ڕابەرێکی هەبێ و دوجار ئەو ڕابەرە دەبێ کاریزمای هەبێ زۆر پێویستنی خودی ئەو حاڵەتێک ئێستا دروست بووە لە ئێران ئەو بزوتنەوەی کە هەیە هی ئەوەیە کە نامەرکەزیە و پێویستی بە ڕابەری غیر متمرکز در مناطق کردنشین و بقیه کشور دارند و چون میتوانند نقش بازی کنند، چون نشون دادن که تأثیر دارن در این کار، عملاً یک به اصطلاح اسست و سرمایه سیاسی رو دارن که از حالا هم میشه پیش بینی کرد با سقوط این نظام جای خودشون رو دارن این احزاب سیاسی. اما ما از بقیه احزاب سیاسی در جاهای دیگه کشور یا اشخاص سیاسی چنین ارتباط ارگانیکی با این انقلاب رو نمیبینیم. پێم وایانە لە شۆڕشی مەشروتە هی ئێران 120 ساڵ لە ئێستا لە شۆڕشی فەڕەنسا پێویستی بە ڕابەرێکی یەکگرتوو هەبوو بە تایبەت لە سەردەمەدا کە دیجیتال و خەڵک ئاسانتر ئاگایان لێکترە پێویستی بە ڕابەری نییە. در شکل دادن و هم آهنگ کردن بین بخش‌های مختلف نقش بازی کنند. در خصوص نقش جامعه بین الملل، خب ببینید این انقلاب زن، زندگی، آزادی شاید بشه گفت در جهت در راستای جلب افکار عمومی دنیا، سمپاتی همه دنیا، انواع و اقسام رسانه‌های گروهی، سلبریتی ها، شخصیت‌های شناخته شده، احزاب سیاسی و غیره و حتی دولت‌ها و اینا پێم بزنەوە کە هەر بەم شێوە بیستە پێشەجارە هەر ژیان ئازادی بەڵام دوجار دەتوانێت هەر لەو بزوتنەوەی کۆمەڵێک سەرکردە هەڵکەون کە ئینسجامی ناو بزوتنەوە کە زیاترکەن واتە پەلە نەکەن. جنبش ضد آپارتاید آفریقای جنوبی اونم در اوجش در مراحل آخریش بشه قابل مقایسه باشه، این حجم و این مقدار پشتیبانی بین المللی که به شکل مختلف مردم کشورها، سازمانهای غیر دولتی، سازمانهای حقوق بشری و به خصوص اشخاص سرشناس و سلبریتی ها و غیره ازش کردن. البته بیش از هر چیزی واقعا باید گفت که بودن زنها در محوریت این انقلاب موثر بوده. میمانه در واقع اون چیزی که به عنوان حمایت جامعه بین‌المللی هست نقش دولت‌هاته، وگرنه تو بخش‌های دیگه جامعه بین‌المللی به نظر من این انقلاب خیلی خوب حرکت کرده و بی‌نظیره و اینجا واقعا نقش ایرانیان بیرون از ایران رو هم دست کم نباید گرفت که
شب و روز کوشش پێم وایە کە زۆریش نابێت دەستکاری بزوتنەوەی ئاوهایی بکرێ لە ڕاستیدا بۆ ئێستا ئێران جگە لە کۆمەڵە و دیموکرات کە پەیوەندێکی عضوی ئۆرگانیکیان هەیە زۆر نزیکیان هەیە لەگە خەڵکی خۆیان شتێکی تر بەدی ناکرێت لە هیچ شوێنێکی تر و پێشم وایە کە ئەگەر ئەم ڕژێمە بڕوخێ ئەم دوو حیزبە زۆر بە ئاسانی دەتوانن جێگرەوە بن لە هەندێک شوێن. بۆیە هەروکو باسم کرد پێشتر ئەو پەیوەندیە پتەوە لە نێوان هێزەکانی دەرەوەی کۆمەڵە دموکراتی ئێرانی لەگەڵ ناڕزایی دەبڕەکان نییە دەبێ ڕێگە بدەین کە بۆ خۆی دروست بێ و بتوانێت کە ئینسجام پەیدا بکە. سێم ڕەهەندیان ستونی ئەو شۆڕشە ئەوەیە کە پەیوەندێکی زۆر سەیری لە نێوان ئێران و دەرەوە دروست کردووە ڕای عام لەگەڵ وەرزشوان لەگەڵ گۆرانی بێژ هونەرمەند و سینەماکار و ئیلی ئاخری کە ئەمە ئەویان بێوێنەیە. پێم وایە ئەگەر بێت و شتێکی هاوشێوەی ئەوەی ئێستا ببینی هەر ئەوەی ئاپارتایدا ئەو شۆڕشە دوور درێژەکە لە جنوبی ئەفریقادا ڕوویدا کە جۆرێک لە ئینسجامی لە دەرەوە خۆی دروست کرد ئەمەی ئێران بەو گەورەترە دەچێت و گەورەترە. ئاخر بەش دەوڵەتەکانی دەرەوەی ئێرانە کە ئەو دەوریان نەبووە تا ئێستا بەس ئەو بڵێ محسن سازگار ئێستا زۆر پیر بوو بەس کە گەنجێکی 24-25 ساڵ بوو کە شۆڕشی ئێران ڕوویدا بۆیە قسەکانی گرنگە کە شۆڕشی ئێران ڕوویدا لە 79 لەگەڵ خوبەینی بەیەکەوە لە تارێک لەگەڵ چەمبرانوان هاتنەوە ئێران و گەنجێکی شۆڕژێر زۆر گەورە بوو بەس دوای کەوتە کێشە لەگەڵ خوێنی. ئەم کاتتان باش لەبەرەکە 10 دقەمان هەیە با زوو بچینە سەر بابەتەکە. حەزم دەکرد لەسەر ئایندەناسی ڕووداوەکانی ئێران قسە بکەین. ئایندەناسی هەوڵی ئەوەیە کە بتوانێت ڕەوتەکان ببینێ بتوانێت سناریۆکان ئامادە بکە و خوێندنەوەی بۆ ئایندە بکە ئەتوانێت ئایندێکی 10 ساڵە بێ 100 ساڵەیش ئەتوانێت بێت. بۆ ئەوەی کە بتوانین ئایندە ببینین پێویستەکە ئێمە سێری ڕابردوو ئێستا و اینجا ئایندە بکەین بە پشتیوانی بە پشتبەستن بە ڕابردوو ئێستا بۆچوونێکمان ئەبێ بۆ ئایندە
یەکێک لە بۆ ئەوەی کە بتوانینیش پشت ببەستین بە زانست بەرحاڵ ئەم ڕووداوانە توانین لە هەموو ڕۆیەکە ئێمە شرۆڤەی بکەین لە ڕووی ئابووریەوە کۆمەڵایەتیەوە سیاسیەوە لە بەڕێوەبردن ڕەنگە لە ناو کۆمەڵناسیشە چەمکێکمان هەیە بە ناوی ناکۆکی کۆنفلێکت یان تەعارۆز من بینیم زۆر گونجاوە لەگەڵ ئێستای ئێرانە کە ئەبینم کۆماری ئیسلامی ئێران هەر لە سەرەتاوە بە ناکۆکیەوە لەگەڵ کۆمەلگای خۆی دەستی پێکرد بەڵام سەرەتاکە بەهۆی ڕەنگە سەرکوتکردنێکی زۆر ڕەنگە بەهۆی ڕوودانێکی شەڕ ئەم ناکۆکیە خۆی دەرنەخست لە ناو کۆمەلگا ئەوش هۆکاری زۆری هەیە هەر لە ناو خودی چەمکی ناکۆکی وەڵامی ئەو شتانە ئەدینەوە کە بۆ تا ماوەیەک بێدەنگین ئێمە بەڵام لە دوای ماوەیەک تر ئیتر ئێمە چینە ناو بڵێ قۆناغی ناڕزایەتیەوە باسی ئەوەکەین کە دامەزراوەکان ئایا ئەقلانی بیرەکەنەوە یان سیاسی بیرەکەنەوە پێشتر وایان زانی کە زۆر ئەقلانی بیرەکەنەوە بەڵام دواتر بۆمان دەرکەوت کە دامەزراوەکان ئێران حکوومەتی ئێران کۆماری ئیسلامی وەکو دامەزراوێک لە قەڵەمی بدەین ئەوانی سیاسی بیرەکەنەوە لەبەرکە زانیاریمان کامای لەبەرەوەکە بابەتەکان زۆر ئاڵۆزن کاتکی کەم لەبەردەستایە بۆەوەی کە بڕیارێک لەسەری بدەین لەگەڵ ئەولەویەتەکان جیاوازن لەناو دامەزراوێکە بەتایبەت دامەزراوێکی گەورە وەکو دەوڵەتە بۆیە سیاسی بیرەکەنەوە یەکێک لەو شتانەی کە ئێستا مەسەن باسی ژیان ئازادی ئەکەین فەمینیستەکان هەر لە سەرەتاوە زۆر قسەیان هەبوو لەسەر دامەزراوەکان لەبەرەوەی کە وتیان لەناو دامەزراوەکانی ئێمە دامەزراوەتان کۆمپانیایەک بێ دەوڵەتێک بێ هەرچێک بێ ئەوە پیاوەکانن کە هێزیان بەدەستەوەیە ژنەکان یان ئەبن بە سکرتێرە یان ئەبن بە ژنی ماڵەوە هەر ئەوەندە پشکیان بەرەکەوێت بۆیە ناکۆکی یەکەمی ناکۆکیەکان ئەکەوێتە بینی ژن و ئەو دامەزراوەیە ئێستا من بەبەستمەوەی کە بڵێن ناکۆکیەکان چەندێک پەرەی سندووە ئەتوانین بڵێن لە ئێران ژن یەکێک لە مەسایلی ناکۆکیە مەزهەب ئاین بڵێن نەتەوەکان ئەوانە هەمووی سکتێرە سەرەکیەکانی ناکۆکین لەناو کۆماری ئیسلامی کە هەر لە سەرەتاوە هەبوو بەڵام ئەم بەم شێوەیە خۆی دەرنەخست چونکە ناکۆکی ڕەنگە لە سەرەتاوە ئێمە بە شتێکی زۆر نگەتیڤ بیبینین بەڵام باشیکیشی هەیە لەبەر ئەوەی کە چونکە ئەگەر ئێمە هیچ کاردەنەوەیکمان نەبێت لە بەرامبەر ناکۆکیەکان لە ناو دامەزراوەیەک وەکو ئەوەی کە پەسیڤ بین هیچ بۆچوونێکمان نییە ناکۆکی هۆکارێکە بۆ بڵێن داهێنان بۆ ئەوەی کە من ڕێگەی تر ببینمەوە بتوانم خۆم لەگەڵی بگونجێنم و مافی خۆم لەو دامەزراوە وەربگرم لە کۆماری ئیسلامی ئەوە ڕوویدا بۆیە تا ئێستا بەم شێوەیە خۆی دەرنەخستووە مەسەن بۆ نمونە ژنەکان ڕەنگە بە بۆچوونی من ئەوەی کە پێی دەڵێن بەدحەجابی یەکێک لەوانە بوو کە ڕێگەیەکی پیا کرد بۆ ئەوەی کە بتوانێت مافی خۆی بەدەست بێنێ لەناو هونەر بەتایبەت لەناو سینەما ئیتر بەتایبەتی تر زۆر شتیان کرد مەسەلەن بۆ نمونە کە بتوانن مەسەلەن یەکی لەو شتانە کە کردیان هەندێک لە داهێنەرەکان ئەوەی کە وتیان ئێمە لەبەر کە حجاب هەیە لە جاتی فیلمەکە لەناو ماڵ بێ خۆ مانتیقی نییە ژن و مێردێک لەگەڵ یەک بە حجابەوە ژنەکە دانیش بێت ئەسڵەن ئێمە پلانێک هین ناکەین تەسجیل ناکەین لە ناو ماڵەوە بێ هەمووی ڕێنە لە دەرەوە ئەوانە هەمووی هینی بۆ ئەوەی کە من بتوانم لەگەڵ ئەو ناکۆکیە خۆم بگونجێنم و بتوانم ڕێگەی پیاکەم کە مافی خۆم بەدەست بێنم بەڵام ئێمە ئێستا دەمانەوەی زۆرتر تەرکیز لەسەرەوەکەن کە ئایندەتناسی چۆن ئەتوانین شرۆڤەی ئەو بابەتە بکەین ئێمە دێن بابەتی کە بابەتێکی دوور و درێژە بابەتی ناکۆکی ئەوانەی کە لەگەڵ ئێمە ئەگونجێ ئێمە ئەڵێن کە ناکۆکی ئەوەیە کە من ناکۆکیک لەناو بڵێن بەرژەوەندیەکانی من لەگەڵ دامەزراوەکان ڕوو بدە
ئەتوانێت اقتصادی بێ کولتوری بێ ڕەگەزی بێ هەموو جۆرێک مەسەن ڕەشپێستێک لەگەڵ سپی پێستێکە هەموو ئەوانە توانێت بەشێک بێ لە ناکۆکیەوە چی ئەکا کە ناکۆکی سەر هەڵەدا یەکێک لەو شتانە ئاگاییە یعنی هۆشیاریە کە من وا ئەکا کە من ئیتر بزانم ئیتر ناکۆکین لەگەڵ یەکەوە چونکە ئێمە هەوڵماندا لەگەڵ ئەو دامەزراوە یەک بگرینەوە یەک پارچە بین خۆمان بگۆنجێنین لەگەڵ ئەوە لە بریاردان لە سیاسەتکردنی دامەزراوەکانە باسی ئەقلانیەتمان کرد بەڵام زۆر لە دامەزراوەکان ئەقلانیەت وەکو ئیدۆلۆژیک بەکاری دێنن وەکو کەرەستێکی ئیدۆلۆژی بەکاری دێنن بۆ ئەقناکردنی خەڵک ئێستا کە شتێک کە ڕووی داوە لە ئێرانی تر کەمتر ینی بەشێک هاتوونەتەنە ئەو بەرەیە کە کورد جیاخواز نییە لە ئێران ئەوەی کە ئێستا ئەبینین ئەو پەیوەندیە دروست بووە ئەو هوشیاریە لای خەڵکا دروست بووە ئیتر هۆکارەکانی چیەن ئەوە شتێکی ترە کە ئیتر کورد جیاخواز نییە چونکە ئێران مەبەسم لە ئیدۆلۆژیکە کە لە بریادانە بەکاری دێنێ ئەوەیە کە ئیقناعت دەکا کە کوردەکان ئەوەی بدایەت سەربڕ بوون جیاخواز بوون ئاژاوە گێر بوون بەلوچەکان بە هەمان شێوە بەرام بە نوعی تر مەسەلەن مخدرات هەمیشە عایدی بەلوچەکان بوو ئیقناعی خەڵکی ناوەندی بەتایبەت کردبوو کە بەڵێ ئەوانە کێشیان هەیە کە لەگەڵ کۆماری ئیسلامیان ناگونجن ئێمە کێشەکەمان شتێکی ترە ئەم ناکۆکیانە بەرەبەرە لە ڕووی سیاسیەوە لە ئابوووریەوە ئەوەندە زۆرتر بووە ئەوەندە هەمە چەش نەبووە بۆیە ئێستا ئێران تووشی ئەو بڵێن شڵەژانە بووە ئەتوانێتیش یعنی ئێمە ئەتوانین ئەگەر بە خوێندنەوە بکەین چۆن ئەتوانین پێشی بگرین چۆن ئەتوانین خێراتری بکەین ئێستا ئەرکی ئێمەی کورد ئەوەیە کە خێراتری بکەین ئەو مۆزوعە کۆماری ئیسلامی هەوڵەدا کە پێشی بگرین یەکی لەو شتانە کە پێشی ناکۆکی ئەگرێت ناو دامەزراوەکان بابەتێکی وەسیتە یعنی من بتوانم شتێک دروستکەم مەسەن بۆ نمونە دەڵێن ئەگەر لە دامەزراوەی کێشەی ئافرەتمان هەبێکە مەسەلەن مەسەڵ وەکو ڕێستورانێک ئەڵێن کە بۆکە مەلموس بێ کارمەندێکی ئافرەتمان هەیە کە ئۆردەرێک وەرەگرێ ئەیدا بە شێفەکە لەبەر کە پیاوە هی ئەو زوو جێبەجێ ناکات چی پیاوەکە جێبەجێەکە دوای دامەزراوەکە چی ئەکا وەسیتێک دانێ بێ ئەوەی کە بزانن ئەوە ئافرەتەکە بوو داواکاریەکەی نووسیوە یان پیاوەکە بوو کێشەکە هەلەکە تا چەند ساڵ لەمەوبەر ئێران وەسیتێکی هەبوو ئەو پێیان دەوت چاکسازخوازەکان ئیسلاح تەڵەبەکان ئەویشی لە ناو برد بە یەک پارچەکردنی کۆمەڵگای ئێرانی بۆیە هیچ دروشمێک ئێوە نابینن بڵێ مەسەلەن مەرگ بەر ڕئیسی هەموو دەڵێن خامەنەیی چونکە خەڵک ئیتر تێگەشتووە ئیتر ئەوانە هیچ کاریگەریکیان نییە هەموو پەردەکە لا چووتە لای شخصی خامنەیی ئێستا لەم هەفتەیە کە باسیش کرا لێرە بڵێن چاکسازخوازەکان خەریکە دێنە ناو مۆزوعەکەوە کاتی من ماوە کاکسەرۆ یەک دەقەم ماوە ئێمە شێوازەکانی کۆنتترۆلیشمان هەیە بەڵام کۆماری ئیسلامی لە ناو کۆنتترۆلەکە دەڵێن باسی هۆشیاریمان کرد ئیتر خەڵک تێگەشتووە کە نوێنەرێکی باشی نییە لە دەسەڵات چونکە یەکێک لە لایەنە کۆنتترۆلەکان ئەوەیە کە تو نوێنەرێکت هەیە ئەو شتەکانت بۆ جێبەجێ دەکا بەڵام ئەبینی ئێستا ئەوە ڕوو نەداوە لە لایەک ترێشەوە مۆزوعەکانی اقتصادین کە چونکە لەناو بۆ کۆنتترۆلکردن ئەبێ بەشێک زۆر پارە وەربگرێ دوای بۆ کە خەرجیەکە دەربچێ ئەو بەشێکە وەکو بڵێن ئەوانەی کە بە ئیسلامیەکان یان بە حەزبولایی یان بە خۆیی و ناخۆییەکان لەقەوە ئەوەی تر ئەبێ خەرجیەکانی کەم بکەینەوە ئێستا ناکۆکیەکە لێرە دروستە بێ هەموو شتەکان کەوتوتە دەستی سوپای پاسدارانەوە بۆیە خەریکە ئێستا من ناتوانم وەکو کۆتا قسام وەکو ئایندا ئێستا ئێمە لە ناو خەریکە چینە ناو قەیرانێک لە ناو ئێرانە چون یەکەم ئێمە مقاومە ئەەکەین اینجا تۆڵە ئەسێنینەوە ئێمە هێشتا لە ناو حاڵەتی مقاومین قەیرانێک دروست بووە ئەگەر بەردەوام بێ بەم شێوەیە ئێمە ئەڕۆینە ناو بڵێن بابەتی تر ڕەنگە شەڕی ناخۆیی ئاژاوە اینجا تۆڵەسەندنەوە و چونکە
ببوورە ئەخی ڕستە مارکسیش دەڵێ ئەڵێ ئەو ناکۆکیانە هەمووی هۆکاری سەرهەڵدانی شۆڕشەکانن کەواتە ئێمە توانین چاوەڕوانی شۆڕشی بین بەڵام ئێستا زۆر سپاس ماندوو نەبن سڵاو لە هەمولایەک هەر بۆ جۆری ئەمڕۆ لە زۆرێک لە قسەکاندا باس کرام ئەم خۆپیشاندانە ئەو شۆڕشە یا هەشتێک کە ناوی بنین تاڕادەیەکی زۆر جیاوازە لە هەمووی ئەوانەی کە لە پێشتردا بینیمانە ئەگەر هەمووی خۆپیشاندان و تەزاوراتەکانێکی کە لە دوای 1970 سەرهەڵدانی دامەزراندنی کۆماری ئیسلامی باس بکەین 20 تا پێش ئەو کۆتا خۆپیشاندان و شۆڕشە 23 دانە بووە کە ئەو 23 دانەیە لە یەک بابەتدا هەموو لەگەڵ یەکتری تقریبا هاوڕا بوون ئەوش ئەوە بووە کە پێوەست بوون بە ناوچەیەکی تایبەت مەسەلەن لە خوزستان بەشێکی خەڵک داوای جیابوونەوە یا جیانەبوونەوەیەکی چکۆلایان کردووە یا لە قەزوین بووە یان لە شوێنەکانی کە بووە یان بەشێک لە سنفەکان بوون مەسەلەن مامۆستاکان بوون کاریگەرەکانی بەشێک لە مامەل و کارگاکان بوون یان ئەوەی کە خەڵک لەسەر یاسایەکی تایبەت گلەیەکیان بووە ئەو یاسا تایبەتە لە شوێنێکی دیسان سنووردار جێبەجێ کراوە لەبەر خاتری ئەوە هەمووی سنووردار بووە بە بەشێک لە خەڵک یان لە جۆغرافیایەکی خەڵک یان بە بابەتێک و دواتر تکرار نەبووتەوە یعنی وانە بۆ کە بڵێ مەسەلەن 3 جار خەڵک لەسەر بابەتێک تەزاورات بکەن ئەو تکرار نەبوونەوە هۆکاری حەلبوونی مشکلەکە نەبووە هۆکاری وڵامێک بووە کە بۆ خۆپیشاندانە دراوە لەبەر خاتی ئەوە نە لەو منتەقەیە نە لەوانەیە لە شوێنەکانی دیکەش تکرار نەبووتەوە یەکشت لە ڕووی داتاوە گرینگە کە لە بابەتەدا باسی بکەین ئەو 23 دانەیە کە لە تقریبا 4 ساڵی ڕابردوودا ڕوویداوە 10 دانەی گرنگی لە 2 ساڵی ڕابردوودا بووە یعنی لە ساڵێک و نۆمانگی ڕابردوودا یعنی کەمکەمە دەتوانین بڵێن ئەو شتێکە پێی دەڵێن ئاستانەی تەحمل یا ئەو شتێکە دەتوانین پێی بڵێن ئەوەی کە ئامادەبوونی خەڵک بۆ خۆپیشاندان ئیدی گەیشتۆتە ئاستی بەرزی خۆی و لەوانەیە بە هەر شتێک بە چەخماغەیەک و بە جەرەقەیەک شتێکی گەورەتر و لە دوای ئەو گەورەتر و گەورەتر ڕوویداوە جیاوازی ئەم خۆپیشاندان و شۆڕشەی ئاخرەت بۆ جۆرێک کە باسکرا ئەوەیە کە ئەوەڵەن پەیوەست نییە بە بەشێکی تایبەتی خەڵک پەیوەست نییە بە چینێک و جیلێکی تایبەت و پەیوەست نییە بە ناوچەیەک تقریبا لە هەمووی ئێراندا سەری هەڵداوە بە جۆرێکە لە تەنیا لە هەفتەی ئەوەڵدا زیاتر لە 80 دانە شاری لە خۆی گرتووە کە تقریبا نەبووە ئەم شتە پێشتر لەسەر 2 دانە بابەت بوومانە شتا ئەو ئەندازەیە لە ئێران بڵاو بۆتەوە یەکی لەسەر گرانبوونی بنزین بۆ یەکی لەسەر گرانبوونی نان بووە بەڵام هەرتیان هیچ کامێک لەو دوانە لە هەفتەیەک دەشە و زیاتری نەخایاندووە زۆر زوو مۆزوعەکە حەل بووە بەڵام ئەوە بەردەوام بووە و بەردەوامیتی وای کردووە کە تاڕادەیەک جیاواز بێت تاڕادەیەک ئاستی بەشداری خەڵک تێدا دیسان جیاوازتر دەرکەوێت ئاستی پشتیوانی حیزبولایەنەکان دیسان جیاوازتر دەستکەوێت چون ئیمانێک و سیخەیەکی زیاتریان پێبێ و هەروەها کاردانەوەکانی کە باس کرا لە دەرەوە لە ئێرانجا چە ئێرانەکانی کە لە دەرەوە بوون و چە ڕێکخرا و وڵاتانی دیکە بووە بەڵام لێرەدا حولێکی زۆر دراوە لەو ماوەی پێشودا ئەو شتێک کە من حەزم لێ لەو چەند دقەیەکە لە خزمەتاندان باسی لەسەر بکەین ئەوەیە کە زۆر حول دەدرێت ئەو بابەتەژک و بابەتەکانی دیکە ببێتە بابەتێکی ناوچەیی ببێتە بابەتێکی سنفی ببێتە بابەتێکی نەتەوایی بۆ ئەوەی کە ڕاحەتر بتوانێت جواب بدرێتەوە داستانی مەلاکەی کۆنە کە 3 نەفەر باغەکەیان لێدابوو دانە بەدانە جیایکردنەوە و توانی هەرسێکیان لێ بدا ئەگەر لە بیرمان بێت بۆ جۆری کە مامۆستا مستەفا باسی کرد لە سەرەتادا ئازەریەکان زۆر باش هاتنە پێشەی لە تەورێز خۆپیشاندانی باش کرا ئازەریەکانی ڕزای و ئازەریەکانی شوێنەکانی دیکە باسییان کرد یەکەم کاردانەوە بووکە بابەتەکە بە ئازەربایجان مەحدود کرا و مانۆڕێک کرا لە مەرزی ئازەربایجان لەوانەیە بەشێکی ئەوەی کە لەو منتەقەیە تا ڕادێکی زۆر ئارامبوونەوە کرا ناو پەیوەندی نێوان تورکیە و ئێران و مەسلحەتی هاوبەشیان بێ بەڵام من پێم وایە بەشێکشی دەگەڕاوە بۆ ئەوە یعنی بە مانۆڕێک حەولرا تا ڕادەیەک ئەم شتە مەحدود کرێ بە ئازەربایجان و لەوێەوە بە جەوێکی ئەمنی شتەکە ئارام کرێتەوە کە جوابیشی داوە لە بابەتی دووەمدا دوودانە جێگای کە لە هەموو پارێزگاکان و ئوستانەکانی دیکە خۆپیشاندانەکان قوڵتر بووە و
تێچووی زیاتریشی داوە یەکی ناوچە کوردستانەکان بووە یعنی ئازەربایجانی غەربی ڕۆژئاوا یەکی کوردستانێکی کرمانشایەکی ئیلام ئەگەر سیستان و دوای ئەوەش سیستان و بەلوچستان ئەگەر سیستان و بەلوچستان کە تقریبان 80% تێچوو کوژراوەکان کە لە 2 ڕۆژی تایبەتدا بۆ لێ بێنینە دەرەوە تقریبان زیاتر لە 65% کوژراوەکان لەو چواردانە پارێزگای کوردستان بووە و ئەمە ئێستا شتەکە تقریبان خەریکەتەوە دەبێتە شتێکی ناوچەیی لە ناوچەی کوردستان و لەگەڵ کوردستان و سببی ئەوەی کە ئەم شتە سەرڕای ئەوەی کە ئاوا مەحدود کراوەتەوە لەلایەن خەڵکیشەوە جوابی دراوەتەوە لە هەر دوو ناوچەکەی هەم بەلوچستان هەم کوردستان دەتوانین باز لەوە بکەین زەمینەیەکی پێشوو بووە لە کۆنەوە کێشەی خەڵک لەگەڵ حکوومەت هەمیشە بەردەوام بووە قەت حەل نەکراوە قەت چارەسەر نەکراوە زیاترین کێشەی ئابووری و بووە باشترین ناوی بنێم نائومێدی لە خەڵکی ئەو دوودانە ناوچەیەدا بووە سیستان و بەلوچستان زیاتر کەمترین ڕێژەی دامەزراندنی خەڵکی هەیە کرمانشا و ئیلام و کوردستان زیاترین ڕێژەی بێکاریان هەیە بە پێچەوانەی ئەوانە یەزد و زەنجان و ئازەربایجانی شەرقی و شارەکانی دیکە لەم بابەتانەدا لە ئێراندا ئەوەڵن یعنی نەختێک دەتوانین ئەم شتە بگەڕێنینەوە بۆ ئەوەی کە خەڵک لەوێ ئەنگیزە و ئینکۆرێجێکی زۆر زیاتریان هەیە بۆی کە بەشداری بکەن لەوە بە نسبەتی شتەکانی دیکە بابەتێکی دیکەی کە گرینگە لەو هینەدا لەوەی کە لەم دوو شوێنە نەختێک بە جۆش و خڕۆشێکی زیاترەوەیە هەبوونی تاڕادێکی زۆر لیدێرە بۆ خەڵکی ئەو ناوچانە خەڵکی بەلوچستان زۆرتر بە پێی بانگەوازی پێشەوە ئاینیەکانیان هاتوون و زیاتریش دەبینین کە خۆپیشاندانەکان ڕۆژی جومعەیە ئێمە تا ئێستا ڕۆژی سێشەمبە و چوارشەمبە لە بەلوچستان خۆپیشاندانێکی وامان نەبووە یعنی لەوێ لیدەرێکی ئاینی دایانهێنێتە ناو گۆڕێەوە لە کوردستان لیدەرێکی حیزبی هەر بۆ جۆرێک کاک محەممەد باسیکە هەر لە سەرتاوە ئەم شتە بە بانگەوازی بەشێک لە حیزبە کوردستانەکان کرا و دواتریش چەندین جاری دیکە کە بۆ مانگرتن و بۆ بابەتەکانی دیکە باسکرا ئەمان بانگیان کرد و خەڵک جوابی داوە یەکێک لە هۆکارەکان ئەمە بووە کە توانیوێتی تاڕادەیەکی زۆر ئەم گێرمایە لەو ناوچەیەدا زیاتر لە شوێنەکانی دیکە پیشان بدە ئەگەر بینە سەر ئەوەی کە تێچووەکان چۆن ڕووی داوە ئەم دوودانەیە بابەتی هەفتەی یەکەمە لە هەفتەی یەکەمدا تقریبان دەتوانین بڵێن ئەگەر سیستان و بەلوچستان هەفتەی دووەم بووە بێنینە دەرەوە زیاترین ئاستی توندوتیژی لە هەفتەی یەکەمدا بوو بۆ ئەوەی کە شتەکە تاڕادەیەکی زۆر بێدەنگ بێت وە سەرکوت کرێت لە دوای ئەو دەبینین هەر جارێکی کە نەختێک ئاستی بەرەنگاربوونەوەی حکوومەت و ڕژیم لەگەڵ خەڵک زیاتری کردووە هەفتەکەی دوای ئەو هەم ژمارەی شارەکانی کە خۆپیشاندان کراوە زۆر دابەزیوە هەم ژمارەی پارێزگاکان زۆر دابەزیوە و هەم بە هەر بۆ بابەتەوە ژمارەی تێچووەکان و ژمارەی کوژرا و بریندارەکان دابەزیوە یعنی دیسان حەول دراوە سەرڕای ئەوەی کە بە ناوچەئی بکرێ حەول دراوە بە وڵامێکی تون وە مستێکی ئاسنی جوابی ئەو بابەتە بدرێتەوە و بێدەنگ کرێتەوە و لێرەدا هەر بۆ جۆری کە باسم کرد زیاتر لە 65% لە ئەو سێ چواردانە پارێزگای کوردستان بووە ئەمەش وای کردووە کە ئەوەڵەن سنووردارکردنی ئەو بابەتە بە ناوچەکانی کوردستان دەبێتە هۆی ئەوەی کە جا چ بە ناوی حیزب بکرێ چ بە ناوی کۆمەڵە بکرێت چ بە ناوی کەسەکانی دیکە بکرێ گەورەترین هەڕەشەیە بۆ بەردەوامبوونی لە داهاتوودا ئێمە دەزانین هەر زمانێکی کە لە کوردستان زۆر بە توندی دەکردرێت هەتا ئێستا لە تاران جوابێکی وای پێ نەدراوەتەوە لە شارەکانی کە جوابێکی وای پێ نەدراوەتەوە لێرەدا مەبەست ئەوە نییە کە بڵێن جیایە دەی ئێمە بکشینەوە شارەکانی دیکەش بێن بەڵام ئەوە پێویستی بە قەزاەن بە پێچەوانی ئەو شتێکی ئاغای سازگارە باسی دەکرد من پێم وایە پێویستی بە ڕێبەرایەتێک لەسەرەوەی کە بتوانین شارەکە ئەگەر دەمان هەیە سەرکەوێ دەبێت شارەکانی دیکەش بەشدارکەین نەک ئەوەی کە ئێمە بکشینەوە نەک ئەوەی کە لە کوردستان بکشێتەوە و ئەمە لەلایەکەوە خزمەتێک دەکات بەوەی کە بتواندرێت کە ئەم بابەتە سنووردار بکرێەوە ئەو بابەتە بکوژێنێتەوە لەلایەکی دووەمەوە بیانوویەک بۆ ئەوەی کە پەیوەست بە دەرەوە بکرێت دەدا بە حکوومەت بۆ شتێکە دەبینین بۆ ئازەربایجان مانۆڕێک کراوە ئازەربایجانی سۆڤیەت یا جمهوری ئازەربایجان وەکو سەرچاوە دەنەسەندرا و ئێستا هەڕەشەکان ڕووی کردوتە هەرێمی کوردستان بەردەوامبوونی ئەم هەڕەشانە جگە لەوەی کە دەتوانێت تا ڕادێکی زۆر ئێستا دەبینین چەند ڕۆژە شارەکانی کە زۆر خۆپیشاندانی زۆر قورسی تێدا دەکرا خانێ بوو هاباد بوو بۆکان بوو تا ڕادێکی زۆر شنۆ بوو سەقز بوو
ئەمانە تقریبان هیچ شتێکی وای تێدا نابینی یعنی ئەمنیەتیکردنی ناوچە بۆتە بابەتی ئەوەی کە کەمکەمە شتەکە لەوانەیە سارد ببێتەوە لەوانەیە پاشەکشەی پێ بکرێ و دووەمی ئەوەیە کە بەردەوامبوونی ئەوانە ببێتە هەڕەشەیەک بۆ سەر هەرێمی کوردستان ئەمەش خاڵێکی گرینگە بە جۆرێک دەبێت ئەم شتە مدیریت بکردرێ کە ئەم دوودانەیە بتوانین بپارێزین من پێم وایە ئەگەر ئەم شتە بپارێزرێ دەتوانین هیوایەکی زۆرمان بەدا دەنگ چاوەیە بله براستی من gelek سلاورز بو همو بشتره gelek سپاسیاوات کم یعنی تشتکه به سر گوتنی و زیدل درباره ایران روشا ایران ده از بیجم تونه او مجاری و روشا ایران همو نزی و شناف تماشا دکن بس دخوازم بیجم یعنی دماکو بونمونه الاسطنبول لتنرم و روشا ترکیه لتنرم کار ایران بر بکووت شده برو چاوله بنره براستی گورانکاری گوهرتن لی ایران نتنه پیوستی اک بو خلک نافعی ایرانه علیه ایشو ازارو نبونا آزادیه و نبونا مافیجنا و نبونا ایشو کارو هرچه ایشو ازارن دستلاتا تونترا و انجا دسپوتیا ایران بسدم کو یعنی روشا خلق کمالگا ایران تک ده اول علیه که علیه سیاستا روشلاتا ناوراس سیاستا ناف دولتی ایران مرکزه که یا تکدان و آجاگری و گرجه همو روشلاتا ناوراست کو دولت بونمونه عراق ایران عراق سوریه لبنان یمن ولاتن همو ولاتن کو دولت لتک شونه و سراسنا به کارک سرکی و روشه ایران هر ایران میسیونه که وسا گرتی سرمله خو کو اسرائیل و ولات انجی امریکای تاثیر سر دنیای هموی راکه یعنی ایران گوهرتنا گوهرانکاریا و رژیم لی ایران ما بسته من نتنه پیوستیا خلک ایران نافوی پیوستیا هر کمالگه و هر ولات کو بخازه استقرار و ساکامگیری نافچه بو همو روشلاتا ناوراست حیا گرکناتا من ایران بو ترکیه جی ولات که yani çava yani mirotkarı çava beje haya İran davşa İran'e vahabe gorankariyen ciddi o yen asasi belki ne karen velatek ve ki Türkiye'ci pek bi aditir gorkanata mı Kürt le beramberi ve gohertna ku iro rejima İran'e ro beru buye اوای کی لس دوهندک گاوین پراکتیکی باویژن یعنی بونمونه دکتره کی بروبانک اکورت ولات کی اروپا دومدیت بحثا کنتکی حساب بانک دیکت بجم بو اریکاریا سویلی اریکاریا خلک سویل و بریندارن سویل بو روشاوا باشتر به ما اریکاریا کی یا که کلو پلن تندرستی بو کریه گلو یعنی کرد دکارم بچرانگی بو آریکاریا انسانی یکسر آریکاریا بو قیرانه که بو برسیوه که بدن پیداویستین انسانی دوه روشاکو نها ایران روشلات کردستان روید چه بو ارگانیزه کرنا کار یارمتیت کارن چه بکن و هر جبو راست گهشتنه جبو را گاندنه آگاهیان راست وزو و پلبگی دنیای و بو دنیای جبه بلافکرین بوی کاری جدوه کرد بو ارگانیزه بو گرکناتم هر جبو دیپلوماسیه جی یعنی بو پلستوکرنا ولاتن دنیای ولاتن دموکراتیک هج زیده تر دوه مسئله ده دوه مجاره ده هشیار بن و گورانکاریین کو ایران چید به وکم گوت براستی ده بونوی یعنی ده کاریگریه که مزن لسر همو است هرم بکن از خازم بحثا فاکتور PKK جی بکن PKK کرد چه کاریگریه PKK لسر کرده هب آنهویه کرده چه PKK هب دوه راستیه که کد و کرد و راستیه تحل بزنه چه ایران به چه سوریه به چه عراق به چه ترکیه به ده هر تم
به هر استیده ده پکک وک رخستنه که یا اپراسیونل لهمبری دستکفت و برجواندی کرده به بکارانین یعنی نیت سرکرتین پکک باش به نباش به او خواه باش به نباش به هر چیز بلا به اف حمول علیه که لید و کرد اگر راستیه گلک تحلج به راستیه باش بزانن ده پکک هر تم وک رخصتنه که یا اپراسیونل لهمبری دستکفتی و برجواندی کرده هر چارپارچی کردستان به بکارانین اوا تجربه کال دست مده هیا باشور جو وسایل روشلات جو وسایل روج آواز هر وسایل ده ایجا وک مگوت یعنی نه و تاریخ داشته تجربه مهیا بنمونه ولایت یکیه سوویت چه چختک چو تام وقتی که خواست گرانکاریه بکه و راستی فعالیت دسپوتیک ولایت دیکتاتوریان خصوصیت اکتایبتیه که یا و همو یا و هایا هنی وکه مروفن بچه درونیا و نخوش هزار دم پازو ملا یعنی وکه نزانم کردیا مت بوچ چه بیشتر یعنی بادی بولدینگ یعنی تمام هزار ملا به هزار ملا دخازه هر تشتی چاره سر بکن لحال خود درونی خود خرابه و ارگان نفد لجی خرابه نه روشا ولات روشا ایران جوهای همو هزن تکدار و فیزن مشکم بالیستیک و همو آپاراتن تپل سرکرینه بکارتینت خازه بده نشاندان کو خدای قدرت خدای هزه که گلک مزنه ل نوسال نافده گلک دیاره همو استه کمالگیا ایران جه و رژیم نرازینه همو تاکه ایران پترینا کمالگیا ایران ایجا بلوچی بن آذری بن کرد بن ماینوریتین دی بن همو دیج و رژیم وستانه اف رژیم چار نچار بر گوهرینه اف گوهرتن جهر کسی زدتر ده کاریگریه که چارنوس لسر چارنوسا ملت کرد بکه جبوه گرکنات آمد و کرد هر کسی بو ارگانیزاتر بیجاف بو ارگانیزابون وکی مگوش آلیه آریکاریا انسانی به آنش آلیه آریکاریا راگهاندنه و مدیایی به آنیا دیپلماسیه به آنجا هر شیوه که او کار کردی یه آریکاری و خراگیریه به و قودا گوهرتنا ترکیه یعنی شifreین گوهرتنا ترکیه جه گرکناتا من ده سیستما ایرانه ده یعنی ایران به گوهرتن رژیم ایرانه به گوهرتن گرکناتا من ده کاریگریه که مزن لسر روشا گشتی یا اداره یا ترکیه جبکی و دوی چرچوه ده لسر دعوت و زاملت کرد اسپاسیوات که مهنگلک ثابت انزایسا کارتشن پروگرامی که بدو دارم باید دوای صفحه اگر تبینی بنا و کان والله بنصم جوی حدی بودنانی که سیاریان مداخله گرینگ ویا رأی بی اگر بسیاری دو بو ایوه دمایتا انا دودا خشکینا خالی اگر زار سپاس علیکم والله لحظه شتێکم کردووە کە جوێکی تقریبا پەکەکەستیزی دژە پەکەکە تقریبا لە زۆربەی قسەکانە هەبوو کە نابووە وایە زیاتر دژە کۆمەڵ ئیسلامی وایە ئەوە تێبینیەک بوو ئێمە ئەگەر قسە لەسەر گۆڕانکاری بکەین لەو بەشەی کوردستان ئەزمموی دوو گۆڕانکاریمان هەیە لە دوو بەشی تری کوردستان کاکرێ کەڵ لەو دوو ئەزممانە وەرگرین ئەزمموی باشوور کە
سەرەتا ڕژێم مابوو بەڵام زەعیف کرابوو ئێمە توانی بەرەی کوردستانی توانیان بەشە جۆرێک لە دەسەڵاتێکی سیاسی تیا دروستکە و وردە تەعاملێکی باش لەگەڵ ناوەندە نێودەوڵەتیەکانە دروستکە و بیپارێزە تا و کاتێککە ڕژێم ڕووخا ئیتر بوو بە ئەمرێکی واقع لەگەڵ مجتمعی دەولی و لەگەڵ عێراقیشە ئەزمموی ڕۆژاوایشمان هەیە کە ئەزممونێکە کەسمان تەوەقعمان ناکرد ڕژێمی سووریا بۆ ڕادەیە داوا بێتەوە و ئەو ئەزممونە باشی کە لە ڕۆژاوا هەمان بوو بەشێکی زۆری نەکرد کوردستان بەڵکو بەشێکی زۆری سووریا کەوتە ژێر دەستی کوردەکان و ئێستا کورد لەو بەشەی کوردستان لەگەڵ یان نبین ڕەخنەمان نەبێ لە یان هەرچێک بەبێ لەگەڵ لە ئاستی نێودەوڵەتیە تەعاملێکی باشیان لەگەڵا کرێ و هێز هەیە لەوێ ئەمریکا تەعاملی لەگەڵاکە زۆربەی زۆر فەرەنسا تەعاملیان لەگەڵاکانی ئەمریکی واقع لەوێشە دروست بووە سەرەڕای کەم و کوڕیەکان ئەمێنێتەوە چۆن تەوەقعی چی بکەین لەم ئەزممونەی کە لە باشووری لە قۆڕەڵاتی کوردستان لەوانەیە ڕوودات من لە زۆربەی قسەکانە جۆرێک لە ناومێدیم بینی کە شۆڕشەکە بەردەوام نابێت بەڵام ئەمە بە معنای نییە کە منطقیان نەبێت لەو قسانە تقریبا منطقیش هەیە بەڵام گۆڕانکاریەکانی ناوچەکە گۆڕانکاریەکانی ناوچەکە گۆڕانکاری بوومە لەرزەین یانی احتیمالە هەر لەحزەیە شتێکی وا بێتە ئاراوە کە تۆ تەوەقعی نەکەی بۆیە خۆ دایمەن حاضر کرد بە تایبەتی هێزە سیاسەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و کۆمەلگای کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان وا ڕابێن کە گۆڕانکاریەکی زۆر گەورە احتیمالە ڕوو بدات لە ئێران و لە منطقەکە بۆیە ئێمە ئێستا بۆ ئومێدە خەڵکی خۆمان ڕابێنین و بۆ ئومێدە ڕابێن ئیش بکەین کە ئەو گۆڕانکاریانە هەر ڕووەدا و گۆڕانکاریەکەش احتیمالی هەیە لە دەرونی ڕژێم خۆیان بێت و باس کردیان کورتی کەمە لەسەرەوەی کە ئەحزابی سیاسی لە ڕۆژهەڵاتی کوردستانە ئەم جۆرە ناکۆکیانەی کەیساهنگانی زۆر باشە نیان بۆ نێشتنی ناکۆکیەکانی لەبینی خۆیانە بەڵام بتیانێن بمانێن نەمانێن بۆ حکومە من زۆر هاتوچێ ڕۆژهەڵاتەکەم و ئەزانم پەکەکە لە ئیلام لە کرماشان و لە بەشی شیعانشینی کوردستانی ئێران زۆر دۆیە تەسیریشیە و جۆرێک لە ناسیۆنالیزمی کوردی لەوێ زۆر بەشەی پێداوە و لە تەواوی کوردستانی شار دەوری هەیە بۆیە لە جاتیەوەی کە ئیش بکەین لەسەر دروستکردنی ناکۆکی لە بینی ئەو هێزە سیاسیانە ئیش بکەین لەسەر نزیکردنەوەی ئەوانە چکە من پێم وایە بەنزیک بوونەوەی ئەوانە توانای گەورە ئەفڕکێت و خەڵکی ئێمە زیاتر ئومێدی بۆ سەرکەوتن بۆ دروستکردن زۆر خۆش بێت زۆر سپاس بەڕاستی دیدارێکی زۆر دەوڵەمەند زۆر گفتوگۆ زۆر زانیاریمان وەرگرت سەبارەت بەو ئەزمونانەی کە باسی کرد من تۆزێک هەندێکیان لە چوارچێوەی پرسیار و سەرنج دەخەمە ڕوو یەکێکیان کە باسی ئەوە دەکرێت ئەگەر هەیە ئەو جوڵانەوەیە هێواش هێواش حەسر بکرێ بە ڕۆژهەڵات و لە ڕۆژهەڵاتی شێواش هێواش سەرکوت بکرێ و ئەگەر هەیە هێنانی جێیش و چوار دەورەگرتنی ئەو ناوچانە بێتە هۆکاری ئەوەی ئیتر بە جۆرێک لە جۆرەکان کرد بکرێ ئایا ترسی ئەوە نییە هەرچەندە زۆر پێک ناچن بەڵام ئەوەی لە باکوور ڕۆیدا بردننی شەڕی پەکەکە شەڕی بردە ناو شارەکانی باکوور و دوایی دەیشی تورکی بە هەموو قووەت و جەبەروتی خۆی هاتەوە مەنتیقانە و ئیدی کۆنتڕۆلەکی تەواوی ئەو ناوچانەی کرد تا ڕادەیەکی زۆر بووە بۆی خامۆشکردنی جوڵە و حرەکەکان لەو شارانە ئایا ئەگەر نییە ئەو ئەزمونە بە جۆرەی دی لە ڕۆژهەڵات لەلایەن سوپای پاسداران لەو ناوچانە دووبارە بکەوە جێشی ئێرانی بە قووەتی خۆی بێ و مەنتیقانە کۆنتڕۆڵ بکەو و زۆر بە قورسی لە قەزیەی نەتەوەی بدا لەو ناوچانە یعنی ئەمەش تەجروبەیەکە ئەگەر هەیە ڕوو بدایانە و خاڵێکی تر منیش تەئیدی ئەو بەڕێزە دەکەم کە نظامی جمهوری ئیسلامی ئێران نظامێکی ئیستیبدادی نادیموکراتیە و ئەمڕۆ نابەیانی ینی پێگەیەکی سیاسی نامەقبولی نێودەوڵەتی هەیە ئەگەری لە ناوچوونی هەیە بۆیە پرسیارە جەوهەریەکە لێرە ئەوەیە
ئایا قەزیی کورد لە ئێستادا و قەزیەکی نەتەوەی لەلایەن بەشەکانی تر و پێکهاتەکانی تری نەتەوەی مەزهبی لە ئێران قابلی قبوڵە ڕێزی لێ دەگیرێ لە ئەگەری هەر گۆڕانکاریەک لەو دەوڵەتە ڕوو بدا ئایا لە ئێستادا ئێمە ئەو کۆنێکشن و نێتوەرک و پەیوەندیەمان هەیە لەگەڵ لایەنەکان بۆ ئەوەی بەیانی لەسەر سیستەمێکی نوێ حکومڕانی لە ئێران ڕێک بکەوین و مافی گەلی کوردستانیش لەوێ پارێزراو بێت و خاڵێکی تر بۆ ئەوەی ئەو ئەزمونەی کە لە ڕۆژئاوا دووبارە بۆ لە هەمبەر مەسەلەی پەکەکە و حساسیەتی تورکیا بە پەکەکە بۆ کۆنتترۆلی ئەوێ پەیوەندی کۆمەڵە و دیموکرات لەگەڵ حکوومەتی تورکیا چۆنە لە ئێستادا ئایا پەیوەندی و هەماهەنگیەک هەیە بۆ ئەوەی لە ئەگەری گۆڕانکاری لەو ناوچانە تورکیا ئەوەندە حساس نەبێ بەو دوو حیزبە سیاسیەش و ڕەنگە شتێک نەگوترێ بەڵام دەکرێت شتێکیشمان پێ بڵێن سپاس دەست خۆش بێت کاک ئازاد زۆر سپاس زۆر باش کرا سەدە قسەی جناقیزیش کرا لەگەڵ یەک بۆ نمونەتای سەوادی قسەیەکی جەسا بووەوە ئەمە شەڕ ڕاپەڕێنان چ ناوێکی دەبێت لەگەڵ ئەوەش نیم کە خۆمان بە ناولێنان مەشغوڵکەی واقعدا شتی تر ئەبزەرێ شتی تر بەڕێوەیە هەندێک خاڵ فرامۆش کرا ئیشارەتێکی عادی پێدرا بۆ نمونە ئێران و ئێران و تورکیا دوو استراتیژی ئێستای زۆر ناکۆک و دژبەیەکیان هەیە عێراقی بەتەنیا بە شیعە و سونەوە نییە کە سونەیە و شیعەیە وەکو پێشی چەند ڕۆژێک خامنەیی لەگەڵ بەسیجەکان دانیشت ئیشارەتی بە شتێکدا بە ناوی عمقی استراتیژی ئێران لەبیرتان نەچێت ئەردۆغانیش لە تێزەکەی داودۆغلەوە و لە دواتیش شانێکی دی بۆ دروستکردنی جیهانی تورک زمان و حتا هەوڵی دروستکردنی جۆرێک لە جێیشیش دراوە ئەمە ممکن نییە بە سادەی تێپەڕیت و هیچ جۆرێک لە ڕوبەڕووبوونەوە لە مابینی ئەو دوان نەبێت چونکە بەرژەوەندەکانیان لەگەڵ یەک زۆر ناکۆکە ئەمە لە کاتێکدا کە ڕۆژهەڵاتی کوردستان وەی ئێرە سوودێش بەڵام ئەو دوو شوێنە ئاڵێم مرەشەح بێ بۆی بێ بە شکلێک لە بابەتی دەوڵەتێکی دیفاکتۆر ڕەنگە ئەمە ڕوودا تەعاونێکی زۆر هەبێت یعنی ئەو مەسەلەی کێشەی ئازەر لەگەڵ کپ نەبووەتەوە ئیشارەتێک هەبوو کە بۆتەوە ناکپ نەبووەتەوە پێشی چەند ڕۆژێک بە شاکلی گەورەیان لە ڕووی خیتابی سیاسی خۆیانەوە هەردوو لە ئێران و ئازەربایجانی مەوسم یەکێکوتی سۆڤێت هەبوو ڕوویدا و ئەمە خاڵی تر و سازگارە بەڕاستی تێزێکی لە بەتەسیری ئاسفی بەیات تێزێکی ئەناشتیارەی تەڕح کرد شۆڕشەی بێڕابەتی بەڵێ هەبوو ڕوویدا بینیمان بەڵام 2000 محەممەد سیسی هاتە سەر حکوم 2000 نازانم ئێستا دووبەی بەو چی هێشتا نەهاتون لەو بابەتانە دێن هەفتە بڕەشەح بوو کە بێتە سەر حکوم لەبەرەوە ئەمە هیوادارم یعنی بەتایبەتی حزب و کەسانی کورد لە ڕۆژهەڵات یعنی بەو شێوەشتانە زۆر هەڵ نەخەڵەتێن پیادەی خۆیان بکەن وە پیادەی خۆیان فراوانتر کەن وە پیادەی خۆیان بەڵام بە یەکگرتووی من حەزمە کرد کاک محەممەد ساڵح لێرە کە باسی ڕێکخراوەکانی کرد ئەوانە بەیەکەوە جلەیەکی هاوکارەیە هەیە بۆیان شەرحکە چێ و چێ چونکە من تەجاهولێک ئەم قەست حەق ناحەق ئەبینم بۆ ئەوەی پاک ئەوەی ئازادی حسێنی یێزدان پەناه کەمتر باسی ئەوە ئەکرێ من نازانم سەوەکەی چیانی بووە ئەگەر پاشخانێکی خراپە بینە مابینی ئەوان ئەو حزبانی ئێستا تووڕی دەن ئەم پاشخانە بێ پاشخانی ئەنی وەزعێکی نوێ بێنە پێشەوە لە ڕاستیدا ئێمە هەموو ئەو قسانەشمان کرد یان گوێ لێگەی گوێ یەک شت نەبوو ئێمە ئەو قسە لە چ سەردەمێکدا ئەیکەین کاک شاریگار ئیشارەتێکی دا ئەوشەوەی لە سەردەمی هەڵسان و بەرەو پێشچوونی با بڵێ ئەوەی ناوەکەی نازانم چیە ناوی لێنانێک خۆمەشغوڵ ناکەم بە ناویێنانی یان لە فاسووتەری لە فروکەشیدایە ئەحسایەکی تەقدیم کرد ئەحسایەکە لە فروکەشیدایە ئەو ئامارەی کە کاک شاریگار بەدیقەتەوە پێوەیماندی و هێنابووە پێشەوە بۆ ئێمە دەبێت ئەوەش بزانین لە چ وەختێکدا دێین ئەمە وەکو تەحسیل حاصلێک نییە ئەو حرەکەتە بە نەتیجەیەکی مەلموس بگات کە ئێمە ئامانەیە هەتا کە حزبی دیموکرات و کۆمەڵە گێزەکانیتی کوردستانی ڕۆژهەڵات ئەیانەوێت بەڵام فعلەن ئەگەر خۆمانی بۆ ئامادە بکەین بۆ هەر ئەگەرێک یعنی بۆ هەر ئۆپشنێک بۆ هەر سیناریۆیەک ئەمەش سیناریۆی
بەدیلمان هەبێ من لەگەڵ ئەو قسەی کاک مەجیدی ناکۆکم کە ئەڵێ ئێمە ئەبێ زەرەرناسیەکان و خەتەرناسیەکانیش لەو حرەکەتەدا بدۆزینەوە نەک تەنیا بۆ ڕۆژهەڵات بۆ خۆشمان لێرە چکە بەڕاستی ئێرە مرکزێکی مهمە ڕاستی ئێستا ڕەنگە زۆر خەڵکی گەنج وانە بڵێن ئەوە بۆ لێرە مزاهرە ناکرێت لە دژی ئێران بەڵام هەر لە باوەشگرتنی ئەم حزبانە لە هەرێمی کوردستان دوو نیشانەیەکە ئێمە وەفاداریەکی گەورەمان لێرە هەیە بەرامبەر ڕۆژەکایەتی کوردستان و لە هەمان کاتیشدا بەڕاستیدا تەحمولی مەسئولیەتێکی گەورەتی ئەو هەموو تۆپەمان پێوە ئەنرێ ئەو هەموو سەواری خەمان بۆ دێ ئێوە تەحملکردنی مەسئولیەتێکی نەتەوەیی نییە بەرامبەر بە ڕۆژهەڵات وە شوێنەکانیش زۆر سپاسان دەکەم هیوادارم ئەوەی جارێکی کە لەسەر ئەو مۆزوع بە شێوەیەکی تر حواری ئەوەی پێڵێن مێزگرت بکرێ بۆ ئەوەی زۆر بتوانین هەر یەکەمان خاڵ بخێنە سەر هینەکان و فعلا شتێک بدەینە دەست باشتر سپاس ئەم کەتان باش سواس بۆ نێوەتان بۆ هەموو بەشداران لە ڕاستیە قسەکردن لەسەر دەسەڵاتی ئێران کۆمەڵی ئیسلامی ئێران بێ نەبوونی شرۆڤە و شیکاری پێویست دەربارەی سیستمی ئێران ستارتوری ئەم سیستەمە لەسەر چی وەساوە لەسەر چی بیرۆکەیەک و کورتنەوەی هەموو قسەکان لەوەی کەم دەسەڵاتە مەزەبی و دینێک تاو یعنی ئەمە کۆتایی نییە بەڕاستی ینی بۆ زیاتر تێگەشتن لە دوورەیەکانی ڕۆڵی فاکتەری مەزهب ڕۆڵی فاکتەری کەسایەتی ڕۆڵی فاکتەری ئەو هەموو نخبە سەربازی و سیاسی و ئابووری کە لە ماوەی ئەم چل ساڵە ئەم مەزهبە دروستی کردووە ئەو دوورایانەی کە لە دووری 2000 کیلۆمەتر لە دووری خۆی تەسیر لەسەر یەمەندا ئەنێ لەسەر لوبناندا ئەنێ لەسەر چیدا ئەنێمان ئەو شتان کە یعنی پێویستەکە وەختێکە قسە لەسەر گۆڕانکاری لە کۆماری ئیسلامی ئێران و بەتایبەتی ئەم ڕووداوانەی ئەخیر پێویستە ینی بەشێکیش لە تێگەیشتمان بەرامبەر شرۆڤەکردنی کۆی ئەم سیستەمە بێ و کۆی شێوازی کارکردنی بێگومان سیستمی ویلایەتی فەقیهە لە هەموو دنیا شیوان نییە ئەوە یەکەم دووهەم داهێنڕای عەقڵی ئێرانیە یعنی لەناو تەجروبەی ئیسلامیە شیوا قەتعاً وجودی نییە لە هەموو مێژووی ئیسلامیە تەجروبەکە خودی تەجروبەیەکی ئێرانیە ئەوە یەک دووهەم لە ڕاستیە من واتە سەورەکەم کە ڕاوەسانی ئازەریەکان نازانم ئەو مامۆستایی کە باسی پێمەوە بژێنابتووی یعنی ڕاگررتنی ئازەریەکان تەنها بە هەڕەشە و سکوتکردنی تووچیانیە ئەموانیە لە ڕاستە بە زۆری بەڵکو ینی ئایەتوڵا خامنەی خۆی ئازەریە و هەموو ئایەتوڵا ئازەریەکانی کۆ کردو تێگەیان کە ئەم ڕیسالە بگەێنن ینی ما ئەهلی کوفە نیستین ئیمان برادەر تەنها بگوزاریم ینی نابێ ئەم شت نابێ ڕوودات و ئەو پەیامە هی ئەوە بوو خاڵی سێمیشم کە پێم گرنگە پێم وایە گۆڕانکاری ئەگەر هەر ڕوونەدا ڕووندا بەلای کەم ئەم ئێرانی پێشتر هەبوو دوای ئەم ڕووداوانە ئەو ئێرانە نابێ و بە تەئکید تەوژمی ئیسڵاحگەر سەرەکەوێ قسەی ئەخیرم دوو سانیە ئەویشەوەی ئەو فاکتەرانی کە گۆڕانکاریان لە رووسیا دروست عەفوەن لە سووریا دروست کرد و کورد هاتە پێشێ زۆر جیاوازە لەو فاکتەرانەی عێراقی پێگۆڕا و کوردی پێ هاتە پێشێ ئەم دوانە لەگەڵ ئەم سێهەما کە ئێرانە مقارنە ناکرد سپاس بۆ بڵێن یعنی من گەشتبینم هەر گۆڕانکاری کە ئەکرێ لە ئێران بە گۆڕینی ڕێژیمە یا گۆڕینی دەوڵەتە یاوانە بەڵام دەوری حیزبەکانی ڕۆژهەڵات چییە لەوێ ئایا ئێوە دەورێکی زۆرتانە بێ لە چه حاڵەتێک بێ مفاوەزات بێ کامەیان بێ گۆڕین بێ ئەمانە بیرتان لەوە کردووە ڕێشنووسی دەستورێک بنووسن بۆ وڵاتی ئێران ئەمە یەکەم شتە ئێوە کە بیری لێ بکەنەوە ڕێشنووسی دەستورێک ئەمجا لەگەڵ ئەو جەماعەتەکانی کە چۆن هەوڵەیان ئەوجا ئەمەیە و ئەگەر کاک محەممەد جوابمان باتەوە دەوری حیزبەکانی ڕۆژهەڵات چۆن ئەبینن دوای گۆڕانکاری زۆر سپاس.
زۆر سپاس وەڵام من هەندێک تێبینیم هەیە یەکەم خەتای منەوەیان خەتای منە زیاتر پرسیارێکم ئاراستەی حیزبە کوردستانیەکانی ڕۆژهەڵاتە بەڕاستی ئەگەر لە ئێستا ئێوە پلان دانەنێن پلانی استراتیژی لە ڕووی سیاسی و لە ڕووی سەربازیەوە بەتایبەتی هێزی سەربازیتان لە ئێستا یەک نەکەن وەکو ئێمە قڕوەسە دەبن کوردستانی شازاد بێت بۆیە لە ڕووی پلانی استراتیژی سیاسیەوە قەیاکە با حیزب زۆر بێت بەڵام ئاراستەکە دیار بێت ئەمە یەک هیوادارم بیر لە شەڕی چەکداری نەکەنەوە چۆچی حیزبی کۆماری ئیسلامی ئێران لەخوای دەبێت بۆ ئەوەی قەتڵ ئامانکە وەکو ساڵی 1970 کە ڕوویدا لە ڕۆژهەڵات وە شەڕەکەش دەکاتە شەڕێکی مەذهەبی نەتەوەیی ئەو کاتە فارسی شکب دەبێتەوە زیاتر لە کوردستان کێشەمان بۆ دروست دەبێت ئەمە لەلایەک لەلایەکی تر ئێمە هەمومان دەزانین ئەوەی ئێستا ئێران دەیکە هەناردەکردنی کێشەکانی ناوخۆیە ڕێک ئەوەی هتلەر پێش شەڕی جیهانی دووەم کردی ئەوانیش ئێستا ئەوها دەکەن لاوەسترین ئەڵقەش بەداخەوە باشووری کوردستان نەوڵاتمان هەیە هێزێکی تۆکۆمان هەیە دەتوانین شەڕمان پێ بفرۆشی و هێرش بکە کە بۆ شەڕیش ئەو کاتە فارسەکەش دادەم بکێتەوە پڕ بەسەر هەردوو لامان دەبێت بە بڵێن هەردوو پارچەی کوردستان خاڵێکتر ڕەنگە لەگەڵ کاک مستەفا من زۆر متفق نەبووم لەسەر مەسەلەی ئەوە ئێران ڕژێمی سووریا هێشتەوە ڕاستە بۆ هیلالی شیعی هەوڵ دەدا بەڵام پێش شەڕی سووریا ڕەنگە کاکسەرۆ لەوێ بوو ئەو ڕاوێژکارەی پوتین ئەوەی کە کچەکەی کوژرا لە وتێلی شێراتۆن سەمینارێکی کرد هی پوتین دووسێ قسەی کرد شەڕی سووریا نەبوو گوتی سووریا هەمووی تەخت بێ ئێمە حمەیم و دوو سەربازگایان هەیە حمەیم و شارێشترە ئێرە قەت سۆر ناکەین سوشێبێت چۆنکەین یعنی لە شەرق الأوسط ئێمە هیچ بنکێکی سەربازیمان نابێت دووەم گوتی ئەمریکا ئەمریکا لە ڕووی دەریاوە کۆنتترۆلی جیهان دەکەی ئەمە لە ڕووی وشکایی و کۆنتترۆلی جیهان دەکەین و هەوڵ دەدەین ئەوەی لە دەستیشمان چووە لە ZSRR یعنی سۆڤێت بەدەستی بینەوە نەتیجەکەی شەڕی ئوکراینە بۆیە ئەگەر شیعەکانی ئەفغانیش نەبایەکەوەی ئێران دەیان بە سووریا هەندێک دێژ ئەو ڕژێمە تۆتالیتاریە بکەوێتن لە پێناوی بەرژەوەندی خۆیان زە هیوادارم ئەو معادلەیە لە ڕۆژهەڵات نەبێتن چۆنشی لە بیرمان نەچێت ئیتیفاقیەکە لە بینی سین ئوکراینیا ئێران کۆریای باکوور بۆ بازاڕی هاوبەش ئەوە ڕەنگە ببێتە هۆکاری مانەوەی ئێران نازانم ڕێیت لەسەر ئەو شتە زۆر سپاس زۆر سپاس ئەم کاتتان باش ماندوو نەبن زۆر بە کورتی باسی ئازەریەکان دیارە مامۆستای بەڕێزی باسی کرد ئایا ئەوان کە وەکو پێویست یاخود لە ئاستی چاوەڕوانی لە ئێستادا لە ئێران نەجوڵاون هۆکارەکەی ئەوە نییە کە ئازەریەکان خۆیان بەسەڵات بەڕێوە دەبن چونکی لەوێ دیارە زمانی فارسی حاکمە بە دەوڵەتی فارسی ناسراوە بەڵام ئازەریەکان لە هەرەمی دەسەڵاتن دوو لە کاک محەممەد دەپرسم بەڕێزێک باسی کرد کە هەوڵی سنووردارکردنی ئەم شۆڕشە یاخود ئەمە بە دەدرێت کە تایبەت بکرێت بە کوردستان یا نەتەوەکانی تر یا جوگرافیا و ناوچەکانی تر دژی بن لێرە جگە لە کورد معارەزەی تریش هەیە مەسەلەن بارزترین یا سەڵتەنەت خوازەکانی پەهلەوی یا ڕەجەویەکان یاخود هەمان مجاهیدینی خەڵقا ئایا پەیوەندی نێوان کورد لەگەڵ ئەوانە تا ئێستا دروست بووە یاخود دروست دەبێت چونکی بە پێی خوێندنەوەی مێژوو هەردووکیان دژی کوردن بەس لە بینی خراپ و خراپتر ئایا ئەگەر هەیە مەسەلەن ئیتیفاق بکرێت لەگەڵ ئەوانە بۆی کە با بڵێن ئەو شۆڕشەی لە ئێرانە قەتیس نەکرێت بە کوردستان زۆر سپاس زۆر سپاس بۆبوونە من دەبێت بە خێرایی باز لە دووسێ خاڵ بکەم وەک تێبینی تێرکردنی بابەتەکان یەکەمیان مەسەلەی ئازەربایجان و ئازەری ئازەریەکان تەجروبەیەکەمان لە کۆماری مەهاباد هەیە ئەوان کوردستان بە تایبەتی موکلیان و سلە و ئەوانە
بە عمقی خۆیان دادەنێن تا ئێستاژە و خەیاڵە دەکەنوان هەیە لە کۆماری مەهاباد لە کۆماری کوردستان ببوورن تەورێز خۆی یەکلا نەکردەوە کە ئایا بەڕاستی چەقی کێشەکان دەبێت یان ڕاگوزەر دەبێت شۆڕشێکی ڕاگوزەر دەبێت و دێت تەنها بە ئەمری ئازەربایجانی دەوڵەت هاتە ناو کێشەکان و ڕاگوزەر تێپەڕبووە قوربەسەریەکەی و کاتیش بۆ بەهێشتەوە دووەم خاڵ گەورەترین یەکەکانی سوپای پاسدارانی ئێران ممکنە چاک بزانە زۆرینەی دانیشتوان لە تەورێز و لە قەزوین پێکاتەوە گەورەترین پیشەسازی ئێرانیش لە پارێزگا فارسەکانی ناوەڕاستیان ئێرانی مەرکەزیدا بۆیە هۆکارێک تێکەڵ نەبوونی ئەوانە بە شۆڕشەکە ممکنە هەر ئەو بابەتانە بێت بابەتی سێیەم زیاتر چەوسانەوەی دەوروبەری ئێرانە نەتەوە دەورەکانیانی نەتەوەی کورد عەرەب لە جنوب نەتەوەی بەلوچ حتا ئەو جارە گیلەچیەکان و مازەندەرانیش کە گیلان و مازەندەرانی ئەو جارە تێکەڵ بۆ بابەتەکە بۆیە من وا دەبینم ئەگەر دقت دێن بە مێژوودا بگەڕێنەوە لە شەڕی چاڵدەران چ شتێک ڕوویدا دەستهاویشتنی ئێران دەستهاویشتنی تورکیا بۆ دەرەوەی سنوورەکانی خۆیان لە بینی هەردوو ئیمپراتوری سەرکردە تورک سەفەوی و عوسمانی ئێستا هەردوو دەوڵەتی سەرکردە تورک هاتوونە جیهان هەردووکیش هەمان خەونی ئیمپراتوریەتەکانیان ماوە کە خەونی ئیمپراتوریەتەکان ماوە لێرەدا ڕازگۆیانە بڵێم جوڵەی کورد جوڵەی دروستی کورد بە باوەڕی من بۆ پارێزگاریکردن لە خۆی یەکەم شت ئەساسە ئەوجا دووەم بابەت بۆ ئەوەی کە دەوڵەتی ئێران چی لێدێت ببوورن دو قسەشم ئەوەی کە ئەمیش متفقم لەگەڵ هەموو بەڕێزانی کە گوتیان ئێرانی دوای ئەوڕۆ ئێرانی پێشوونیە زۆر سپاس بەڵام من هەر یەک شتەڵێم ئەویش ئەوەیە ئەگەر ئەم شۆڕشایان ئەم ڕاپەڕنیە ئەو ناوەیەکی کەلیەرەی پاشە کشێک ئۆباڵی یەکەمی لە ئەستۆی ئەمریکایە ئۆباڵی یەکەم با ئێستا ئەمریکا یەک تەسریح بدا یان یەک قانونی وەکو ئەوەی کلینتۆن دەری کرد بۆ تەحلیلی عێراق بیتان نەچێ مەسەر مهم بوو ئەوانە هیچ قسە ناکەن وەڵا فلانمان قسە لیستی ڕەشەوە فلان کەس زاڵم بە قسمانە لیستی ڕەشەوە نازانم چی ناکەن بەڕاستی ئۆباڵەکەی حزبی دیموکراتی هیچ چوار پێنج حزبەکەیش کە لیزنیان هەیە بەیەکەوە یعنی ئەگە شتێک بوو گرەیی لە خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات مەکەن مطلقا بۆ چونکە ئەوان ئەتوان بڵێن دەستەرۆ کران بیرتان نەچێ لە وەختی شەڕی کوێتیشدا هەر ئەمریکا بوو شیعی دەستەرۆ کرد بەڵام نەیتوانی ئێمە دەستەرۆ بکە یان نەیویست ئێمە دەستەرۆ بکە چونکە پێویستیەکی بە ئێمە هەبوو بۆ مەعادلە مەنتیقەیەەکە هەر بیستم ئەمە ئیزافە آخری قسە پێشەوەی دۆستەکانمان محەزەکان وەڵامیانەوە کات چەند کوردنەژار قسە بکات و دێنە سەر تێبینی وەڵامتان ئەگەر هەبێت بەڕێزانی محەزەر کاک حوسێن فەرموو بە باوەری من یەکێک لە پێگە ئەساسی و پێک هاتە ئەساسیەکان کە لە ئێراندا بووتە هۆکاری ئەو وەزەکە ئێستا دەگەلی ڕوبەرووی بارودۆخی دێمۆگرافی و تێپەربوونی دێمۆگرافی و ئەلگۆری دێمۆگرافی ئێرانە پێکهاتەی تەمەنی دانیشتوانی ئێران ساڵی 1970 ئەو دەمکە شۆڕشکرا ئاوا بوو دەبینین ئەوانەی مناڵن یەکجار وڵاتەکە پڕە لە مناڵ لە دەورەی ئەوەی حرەکەتی ساوس ئەو گەنجانە بوون ئەو تەمەنانەکە دەبینین 24 ساڵ و ئەوانە کە هاتنە ناو حرەکەی گەنجەکان دەستی پێ کرد ئەوەی ئێستا ئاوایە و یعنی ئەوەیە لە 39 ساڵی ناوانە ئێستا بەڵێ ئێستا زۆر بە ئێستا مەسەڵەن گروپی هەرە گەورە کە مێدیانی دانیشتووان لە ئێران سیە گروپی هەرە گەورە لە بینی 25 و 34 ئەو گروپە گەورەترین گروپن پاشان مناڵیان زۆر کەم بووە و گەنجیشیان زۆرە دەبینین کە حتا مناڵەکانی 15 ساڵش کە ئێستا دێنە دەرێ ئەوە وای لێ کردووە کە پێکهاتەی
تەمەنی ئێران ئاوای لێ هاتۆ ینی 24% دانیشتوان مناڵن نزیکەی 68 لە تەمەنی کاردان و هەر وڵات ئەو دوو ڕەقەمە زۆر گرنگە دوو ڕەقەمی گرنگ یەکەمیان هەر وڵاتێک کە ڕێژەی هێزی کارەکەی دەگاتە 60% و ڕێژەی مناڵەکانی دەگاتە 30 ئەو دەمێ ئەو وڵاتانە ئەو دانیشتوانە شانسی ئەوەیان هەیە کە ئابوووریەکەیان هەستێتەوە پیشەسازی گەورە بکەن وڵاتەکەیان ببتە وڵاتێکی ئاوادان بە مەرجێک کە سیاسەتەکان دروست بێت پشتیوانی ئەوە هەڵێکی تاریخیە ئەگەر هاتو سیاست دروست نەبوو ئەو دەمێ ناتوانێت وەڵامدەر بێ بۆ ئەو هێزی کارە و ئەو دەمێت لە جاتی ئەوەی کە بە ئینگلیسی پێدەڵان دێمۆگرافیک دیڤیدەند دەبتە دێمۆگرافیک دیزاستر ئێستا ئێران ڕووبەرووی ئەو دێمۆگرافیک دیزاسترەیە ئەو حاڵەتە لە سەرانسەری ئێرانش دەوایە ئێستا ئەگەر بچین مەسەڵەن چاو فقط بۆ نمونە چاو لە هیندێ ئەرقام بکەین مەسەڵەن GDP ئێران لە 12 هەتا 20 کەمی کردووە پاشان لە 12 پاشە پەرکاپیتاکەشی کەمی کردووە داهاتی پەرکاپیتاش بۆ هەر کەسەش کۆمپلکسیتی یعنی ئابووریەکە چەندە کۆمپلکسە چەندە کاری جیاواز دەکات لێوێدا دەبینی مەسەڵەن وڵاتێکی وەکو ژاپۆن 2.15 ئەو ئیندێکسەکە بۆیان دانا بۆ کە ئابووریەکە چەندە تێکەڵە فرەچەشنەیە بەڵام ئێران ماینەس 0 ینی ئابووریەکە فرەچەشنە نییە کۆمپلکسیتی تێدا نییە پاشان مەسلەی هەڵاوسانە مەسلەی بێکاریە و ئەوەی کە 24 خەڵکەکەشی دانیشتووی بەڵام ئێستا ئەگەر بین چاو لە ئێران بکەین ژێر سەرنەکەوتووی ئێران لێوێدا دیارە کە شوڕەکەی تیجاری ئێران ئەو 5 وڵاتان کە لێرە ناویان هاتووە کە چاو لە ڕەقەمەکانیان دەکەی ئێران مەسەڵان بۆ هیند 277 میلیۆن دینێرە بەڵام هیند 2 میلیارد و 24 و ئێرانی دەنێرە یعنی کەمایسی ئەوەی پێ دەڵان ترید دەفیسیت لە هەموو پەیوەندیەکانیدا دیارە کە ئەوانە سەرەکی تەریفەکان ئەو ئابووریە ناتوانێت وەڵامدەر بێ بۆ ئەو هێزی کارەکە گەورەیە کە ئێستا لە ئێراندا هەیە ئەوە تەنیا مشکلەی ئێرانیە مشکلەی زۆربەی وڵاتانی ناوچەی ئێمەوەیە پێنج دەقەمدایە فێڵم بەردەوامە بەڵام بە کەیفی خۆش دەڕایمەکیشە پاشان بە دوو قسەی ماخۆ خلاصی کەم ئەوانە هیچ کاکەوە چۆن دادەخرێت کامەران بگێ نانە اختیارتێک ئەوەی کە بەنسبەتی باردۆخی ئێستا هەیە ئەو قەیرانە ئەو ئەزمێک هەیە ئەزمێکی پێکهاتەیی سیستم و وڵاتی ئێرانە وڵاتی ئێرانی دەبە بەرەو ڕووخان هیچ ئیمکانی نییە هیچ مەجالی نییە هیچ سیاست و ئابووریەک ناتوانێت لەو ئەزمەیە دەرچێت ئیمکانی نییە بە تایبەتی کە ئێستا خەڵکەکە ترسیان نەماوە خەڵکەکە ترسێنە پاشان جیلێکی گەورە هیچ داهاتووییان نییە چۆن دەبێ منداڵکی 15 ساڵە بچێت بەرامبەر بە گوڵ لە ڕاوستێ کاکە بمرم باشترە ژیان نماوە ئەو وەزعە هەیە بەنسبەتی ئەوە کە لە بینی ئەو نیە کوردستان دەتوانن کوردستانش ئەو مقاومە و ئەو سەرهەڵدانەکە هەیە پێویستی بە ئابووریە حیزبەکانی کوردستانی ئێران دەبێت بتوانە خەڵکی لێ نوێنی بکەن کە وەکو برادەرێک فێژنیایی دەکرد دەیکرد کاکە دوکانەکان 8 تا 10 بیکەنەوە لەدا بە وڵاتر یعنی خەڵک دەبێت بتوانن بژین
يعني حس او برخدانه ده بتوان عبوريه چی هبه بنا نتوانی زستان جیانه که زور زحمت به اتو چمان تتوانی بیکار بی بمت اوش لو باردوخ ایرانه که زور وزکی خلافه اوش استا کردکانی ایران ده بتوان لاستی حزب کاندا ده ببروین برای جبهه کی یک جار زور گوره اوش که حتی استا کراو دستیان خوش به حزب کان یک تریان گرتوا جبهه کی اوش دنگجوی چی پادشاه خواردو ده بلو جبهه ده همه لإيران وشي دي كان مؤسساتي بكري كردستان إيران استا شخصيتك مؤسساتي نية سنديكاي فيزيشكان لشوية سنديكاي محاميان لشوية سنديكاي فلان لشوية استا يكتور إخراج مافيم روسال بوز زور مثبت زور باشا پاسان دوري آمانزي كروخاني رژیمه لەگەڵ ئەوەی کە زۆر جیاوازیش هەنە کە دەبێ کاری لەسەر بکەین و زۆر ئاستانگی یان مەترسیش هەنە لەگەڵ ئەوەشدا ئێمە دەبینین ڕێژیم لە ناو خۆیدا بەڕاستی بەتەوەی مەشروعیەتی خۆی لەدەستداوە لە ئاستی ناوچەدا کۆمەڵی کێشەی هەیە لەگەڵ وڵاتانی دەوروبەر لە ئاستی نێودوڵەتیدا هەر ئەوەی کە بەڕێزان ئاماژیان پێدا بەهۆی شەڕی رووسیا و ئوکراینەوە ئێستا ئێران تقریباً وەکو بارانتەیەکە لە دەستی رووسیادا لە بابەتی ڕێکەوتنی ئەتۆمی لەگەڵ ئەمریکا و ڕۆژاوە دەبینین دیسا رووسیا ئاخرین جار ئەنی ڕێکەوتنەکە تقریباً گەیشت و ئاخر رووسیا ڕایگرتووە بابەتی پێدانی درۆن بە رووسیا لە شاری ئۆکراینادا وای لێ کردووە جارێکە ئێران زیاتر منزەوی ببێ لەلایەن ڕۆژاوایەکانەوە و لەگەڵ ئەوەشدا ئێمە دەبینین ئێستا ئەوەی کە ئاماژەتان پێدا بۆ ئەو حرەکەتەی کە ئێستا هەیە من ئەرسان دەکەم کە لە حەقیقەتدا ئێمە وەکو هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هەموو حەوڵمان ئەوەیە لەگەڵ تێکرایی هێزەکانی دژبەری ڕێژیمی ئێران لە پەیوەندی داینە کێشەکە ئەوەیە بەشێک لەو هێزانە حاضر نین پێکەوە بێنە سەر مێزێک بەڵام لەگەڵ ئێمە دێن بەڵام لەگەڵ یەکتر ناین لەناو ئەوەنەشدا ڕەوەنگەی جیاجیا هەیە بەنسبەت مافی کوردەوە ئەوەی کە ئاماژەتان پێدا ئەمە کۆنگرەی نەتەوەکانی ئێرانی فیدراڵمان هەیە 16 حزب تێدانە 5 نەتەوە تێدانە فقط فارسەکان هەبێت ئەوەن لەسەر سیستەمێکی دموکراتی فیدرالی بۆ داهاتووی ئێران ئەمە ڕێککەوتوینە وەکو نەخشا ڕێگای پێکەوە کارکردن لایەنی دیکە هەیە لەسەر سیستەمێکی دموکراتی سکۆلار ڕازیە لایەنێک هەیە لەسەر بابەتی مافی هەوڵاتی و دموکراسی نێزیکە تەنها لایەنێکی معارزە ئەوەی کە تا ئێستا وەکو دیکۆمنت دانی بە مافی نەتەوەی کوردانەوە مجاهدینی خەڵقە کە پێشتریش ئەو دکۆمنتەی ئیمزا کردووە و ئێستاش بەردەوام لە بەیانی خۆیاندا پێداگری لەسەر ئەو بابەتە دەکەن کە زیاتر لە مافی نەتەوەی کورد باسی نەتەوەکانی دیکەش دەکەن ئێوە ئێستاش گوێتان لێ بوو بەڕێز سازگارە کە باس کرد لە مەناتقی کوردنشین ناڵی کوردستان یان مەسەن باسی ئەقوام دەکەن یان باسی مافی شەهرەوەندی هەوڵاتی دەکەن نایەنە لەسەر قەزیەی نەتەوەیەکە بەڵام ئێمە بەخۆشیەوە ئێستا ئەو ڕاپەرینە ئێمەی ئەنی نیشاندا کرد کورد پێگەیەکی گەورەی هەیە لە هەڵکێشەکانی ئێراندا و بەتایبەتی حزبەکانی ڕۆژهەڵات لەگەڵ ئەو تیبینە بوردانەیەکی بەڕێزان ئاماژیان پێدا حەوڵماندا ئەو ڕاپەرینە وەکو ڕاپەرینێکی نافەرمانی مەدەنی بێت کەمتر پۆلیتیزە بکرێت کەمتر ئەنی نیزامی بکرێت بۆ ئەوەی کە ئەو تەجروبەی کە بەڕێزان ئاماژیان پێدا لە باکووری کوردستان شاری خەندەقەکانمان دیت ڕۆژهەڵاتی کوردستان تووشی چارەنووسێکی وەها نەبێت لەبەرەوەی کە تەنها پاڵپشت ئەگەر هەبێت باشووری کوردستانە بە وەسعی کە هەیە کە بینن هێشتا هیچ نەکراوە ڕێژیمی ئێران بەرداوام ئەو هەڕاشانەی کە لە حکوومەتی هەرێم دەکات لەگەڵ ئەوەشدا ئەمە لەگەڵ بابەتی دڵخۆشکار ئەوەیە لەگەڵ لایەنەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەخۆشیوە ئەو ناوەندی هاوکاریە کە هەمان بوو کە پێشتر 4 لایەن تێدا بوو ئێستا ئەو 4 لایەنانە بوونە 2 لایەن یعنی یەکیان گرتووە 2 لای حزبی دموکرات بوونە حزبی دموکراتی کوردستان ئێران یەکیان گرتووە بەخۆشیەوە 2 لایەنی کۆمەڵەش یەکیان گرتووە ئێستا بوونەکە یەک کۆمەڵە و پێکەوە ساف بووینەتەوە کە لەگەڵ لایەنەکانی دیکە ئەوەی کە بەرەخنەشەوە ئاماژە پێکرا لەگەڵ هەموو لایەنەکانی ڕۆژهەڵات حتا بە پەژاکیشەوە دانیشین لەسەر ئەو پاکیتەی کە بابەتی مافی چارەنووسی نەتەوەی کورد داخوا ئەوەنش قبول دەکەن بێنەناو ئەو چارچوەیە کە بابەتی نەتەوەیەکە کرد بە دڵنیاییوە خۆتان دەزانن ئاراستەکە لە شوێنێکی دیکەوەیە بەڵام بوو ئەوەی کە سبەینێ هیچ لایەنێک دەرفەتی ئاژاواگێری پێ نەدرێت باقی لایەنەکانی دیکە ئەمە لە چارچوەی پرۆژەیەکی نەتەوەیدا پێکەوە کار بکەین بەڵام دوور لە
هەستی ناسیۆنالیستی تون کە حساسیت دروست بکەین بۆ فارس و بۆ ئازاری و بۆ لایەنەکانی دیکە ئەوەی کە ئەمە حەوڵدان بۆ پەیوەندی لەگەڵ تورکیا واقعەکەوەی 350 کیلومتر سنووری هاوبەشمان هەیە لەگەڵ تورکیا یعنی ڕۆژهەڵاتی کوردستان 350 کیلومتر سنووری هاوبەشی هەیە لەو ناوچەیەدا پێکهاتەی کورد و ئازاری هەیە کە هەم کێشەیەکی درێژخانی مێژوویمان هەبوو پێکەوە هەم خاڵی هاوبەشمان هەیە بەبێ دروستکردنی پەیوەندی لەگەڵ تورکیا لەگەڵ ئازەربایجان ڕەنگە زەحمەت بە ڕاگررتنی هاوسەنگی لەگەڵ ئەولایەنە هەرچەند مەترسیشتیدا هەیە بۆیە ئەمەش بە حەزەرین لەگەڵ ئەوەی کە بتوانین تەعاملێکی نەرم بکەین هەم لەگەڵ ئازاریەکان هەم لەگەڵ هەموو ئەو جەهاتانەی کە دەتوانین تەئسیرگوزار بن داخوا وەڵامەکە چی دەبێت پێم وایە پەیوەندی بە هەندێک گۆڕانکاری هەندێک هاوکێشەی زیاتر وهەیە کاری لەسەر دەکەین ئەم پێی وایە خاڵە جاهوریەکان ئەو نەبوون ئەگەنە وردەکاری زۆرن و ئەو ڕاپەرینە لە ڕوانگەی ئێمەوە احتمالی بەرزی و نزمی دەکرێت هەبێت لە پرۆسەکەدا بەڵام گەرانەوە بۆ دواوە نییە و بەدڵنیاییشوە بتایبەتی بابەتی ئابووری ژیان معیشەتی خەڵک داتەپیوە خەڵک لەوە زیاتر بتایبەتی ئەوەی ئاماژەتان پێدا نەسلی گەنجە منداڵەکانن زۆر سپاس دیارە کاتەکەت هەنگە سپاس مەمنون ئەو نوێنەری دموکراتە من دوو سێ خاڵێکە من لەگەڵ ڕەئی کاک محەممەد ساڵحەم پێویست ناکەوە بزانم دەنگ ڕۆژهەڵاتی کوردستان بە هیچ شێوەیەک لە ئێستادا دەبێت دەست بۆ چەکنەوات ئەوەی کە لە باسی کرد دکتۆرە شنار باسی کرد زۆر غەڵاتە ئێستا ڕۆژهەڵاتی کوردستان باسە چەک بکات و سەرەنداری چەکداری بکات غەڵاتە و خۆکوژیە دەبێت ئێستا هیچ دەست بۆ نەبات و ئێران کەی شۆڕش لە ئەسفەهان و لە تەهران و تەبرێز زۆر بە قووەت مواجهەی ڕژێم دەکات بە شارەکانی تر سەر ناکەوێت تەجروبەی مصەدەقیشمان هەیە تەجروبەی شۆڕشی ئیسلامیشمان هەیە ئەو سێ مەرکەزە ڕوخانی ڕژیم دیار دەکات من ئەوە دووەم پرسیاری کاک دکتۆر مەدحەت بوو بە نسبەت سووریا تەنها بە رووسیا نەما ئەوەی کە پێش هەموو کەسێک شەڕی لە سووریادا دەکرد ئێران بوو بەڵام لەگەر ئەوەش عاملی ئیسرائیل عاملێکی گرنگ بوو لەمانەوەی سووریا عاملی داعش عاملێکی گرنگ بوو لەمانەوەی ڕژێمدا رووسیا دوای هاتە ناو معادلەکە تورکیا دەورێکی هەبوو بە شێوەیەک لە شێوەکان لەبەرەوە ئەوە مژارێکی ترە ئەو مژارەش پەیوەستە بە مەسەلەی سیستەمی جیهانی بەڕای من سیستەمی جیهانی بەخۆی ئێستا لە قەیراندا و مژارێکی تایبەتە کە بۆ ئێمەی کورد پێویستە باش لی تێبگەین و باش بخۆینەوە مەجال نییە ئەگەر ڕۆژێکی تر هەبێ ئێمە دەتوانین ئەوە مناقەشە بکەین و خەتەری پەکێکەش هەیە نەک نییە بەڵام بە ئاستی ڕۆژەوە نییە وەلو کاپیتان باش زۆر سپاس من دوو خاڵە خۆش ئیشارە بکەم بۆ دەوڵەمەندبوونی باسەکە لە پەیوەندی لەگەڵ ئازەریەکاندا هەرچەندە باس لەوە دەکرێت کە ئەگەر لە ئێرانی داهاتوو دابەشێکی فیدراڵیش بەڕێوە ببردرێ کورد دەبێت زۆرتر ئیش لەگەڵ فارسەکان بکاوە فارسەکان دەتوانن لە ڕووی ئیستراتیژیەوە ببنە هاوپەیمانی ئێمە بەڵام ئازەریەکان دەتوانن وەکو تاکتیک بۆ لەبەرەوەی ئێمە کێشەی خاک و سنوور و کۆمەڵێک شارمان هەیە وەکو نەفەدە و ورمێ و خۆی و سەڵماس و ماکۆ و لێندێک شوێنی تر چۆن ئازەریستەکان بۆ ئاگاداریتان تا سنە و ئەوانەشە بە ئازەربایجان و بەوە ناوی دێنن و ڕەنگە خوێناویترین شەڕش لەگەڵ کوردستان بکەن لەسەر ورمێ کە خاڵی گرێدانەوەی ئەوان بە بەشەکەی دیکەیانەوەی لە ئازەری هێڵی نێوەندیان نییە بۆ ئاگاداریتان یا سەر بەخۆی خوازێکی زۆر توننداژۆن یا زۆر وەفادارانە لەگەڵ سیستمەکەن و خاڵی دیکەشەوەیە حەزەکەم بزان بازاڕی ئێران بەدەست ئازەریەوەیە بە درێژایی مێژوش و دوای چوزانم لە مەشروتە ئەوانە بم لاوە چاویلەکەی ئێرانیەکان ئازەریەکان مەبەستمۆی لە بازاڕی ئێراندا نەخش و دەورێکی زۆر زۆر باڵان هەبووە ساڵی 2015 ساڵەوە پێش ئەو کاتکە بە پاریس دەژیان من خانمێکی ئێرانی کۆمەڵناس بوو مێردەکەی ئێعدام کرد شتێکی فیدایی بوو چیرۆکەکەی زۆر سەرنجڕاکرد پێمە وەزارەتی ئیتلاعات پرۆژێکی پێدابوون لە دەورانی خاتەمیدا ئەو سەر کۆمار بووکی بۆ لێکۆڵینەوە لە ناوچە ئەوان بڵند قەومیەتی نەتەوەییەکان
بزانین بیر و بۆچوون و دیدگا چۆتی خۆمان ئێمە و چەند کەسە بیر و بۆچوونمان وا بووکە کوردستان لە هەموو خەڵکەکە ڕادیکاڵترە و هێزی دژە ئێرانی بوون لەوێ وتی بەڵام دوای لێکۆڵینەوەمان لە ناوچە نەتەوەیەکانی ئێران وەک سیستان و بلوچستان و خوزستان و تورکەکە وتی بە پێچەوانی پێشبینی لێکدانەوەکانی ئێمە هەستی دژە ئێرانی بوون لە ناوچەکانی کوردستانی ئێران و ئەو شوێنانە لە چاو ئازەریەکان و ئەوانە زۆر زۆر کەمتر بۆ ئەڵبەتە بۆ ئەو کات دوایمین قسەم کە پێم خۆشە بیڵێم پێناسەی ئێران ڕاست بۆ پێناسەی کۆرۆنایە چۆن دڵی ئێرانی جیهانی پاش کۆرۆنا و جیهانی دوای کۆرۆنا سپاس من دوو خاڵە بوو پێم خۆش بوو ئیشارەی پێ بکەم بۆ دەوڵەمەندبوونی باسەکە لە پەیوەندی لەگەڵ ئازەریەکاندا هەرچەندە باس لەوە دەکرێت کە ئەگەر لە ئێرانی داهاتوودا بە شێوەیەکی فیدراڵیش بەڕێوە ببردرێ کورد دەبێت زۆرتر ئیش لەگەڵ فارسەکان بکاوە فارسەکان دەتوانن لە ڕووی ئستراتیژیەوە ببنە هاوپەیمانی ئێمە بەڵام ئازەریەکان دەتوانن وەکو تاکتیک بۆ لەبەرەوەی ئێمە کێشەی خاک و سنوور و کۆمەڵێک شارمانەیە وەکو نەغەدە و ورمێ و خۆی و سەڵماس و ماکۆ و لێندێک شوێنی ترچون ئازەریە پان ئازریستەکان بۆ ئاگاداریتان تا سنە و ئەوانە شەر بە ئازربایجان و بەوە ناوی دێنن و ڕەنگە خوێناویترین شەڕیش لەگەڵ کوردستان بکەن لەسەر ورمێ کە خاڵی گرێدانەوەی ئەوان بە بەشەکەی دیکەیانەوەی لە ئازەری هێڵی نێوەندیان نییە بۆ ئاگاداریتان یا سەر بخۆی خوازێکی زۆر تند ئاژۆن یا زۆر وەفادارانە لەگەڵ سیستمەکەن و خاڵی دیکەژەوەی حەزەکەم بزان بازاڕی ئێران بەدەست ئازەریەوەیە و بە درێژایی مێژوش و دوای چوزانم لە مەشروتە ئەوانە بملاوە چاویلەکەی ئێرانیەکان ئازەریەکان مەبەستمەوەی لە بازاڕی ئێراندا نەخش و دەورێکی زۆر زۆر باڵیان هەبووە ساڵی 2015 ببورن 15 ساڵەوە پێش ئەو کاتکە لە پاریس دەژیام من خانمێکی ئێرانیم دی کۆمەڵناس بوو مێردەکەی ئیعدام کرابوو چرێکی فیدایی بوو چیرۆکەکەی زۆر سەرنجڕاکێت وتی ئێمە وەزارەتی ئیتلاعات پرۆژێکی پێدابووین لە دەورانی خاتەمیدا کە ئەو سەر و کۆمار بوو وتی بۆ لێکۆڵینەوە لە ناوچە وەکو ئەوان دەڵێن قەومیەتی نەتەوەییەکان بزانین بیر و بۆچوون و دیدگا کەوتی خۆمان ئێمە و چەند کەسە بیر و بۆچوونمان وا بوو کە کوردستان لە هەموو خەڵکەکە ڕادیکاڵترە و هێزی دژە ئێرانی بوون لەوێ وتی بەڵام دوای لێکۆڵینەوەمان لە ناوچە نەتەوەیەکانی ئێران وەک سیستان و بلوچستان و خوزستان و تورکەکە وتی بە پێچەوانەی پیشبینی و لێکدانەوەکانی ئێمە هەستی دژە ئێرانی بوون لە ناوچەکانی کوردستانی ئێران و ئەو شوێنانە لە چاو ئازەریەکان و ئەوانە زۆر زۆر کەمتر بوو ئەڵبەتە بۆ ئەو کات دوایەمین قسەم کە پێم خۆشە بیڵێم پێناسەی ئێران ڕاست وەک پێناسەی کۆرۆنایە چۆن دەڵێ ئێرانی جیهانی پاش کۆرۆنا و جیهانی دوای کۆرۆنا دقیقەن بۆ ئێرانیش دەبێ بڵێ ئێرانی پاش ژینا و دوای ژینا ئێران دەرکەوت لەم شۆڕشەدا کە لە نێو خۆیدا لاوازە جارێک لەگەڵ پسپۆڕێکی سایبەر سیکیورتی قسەم دەکرد کە ئەو چۆن بە تایبەتی ئیسرائیلەکان ئەو هەموو بەڵگە و دیکۆمنتە ئەتۆمیانیان دەبردە دەرێ و لە ڕێگای هەکردن و ئەوانەوە قسەیەکی زۆر گرنگی کردوتی ئێران بنەمای سیستمەکەی خۆی سیستمی سایبەر سیکیورتیەکەی لەسەر هێرشکردن داڕشتووتی هەموو دەسمایەکەی لەوێدا بەکارهێناوە بۆیە لە بەرگریدا زۆر لاوازە لەم شۆڕشەشدا بە باوەڕی من دەرکەوت کە ئێران لە دەرەوەی سنوورەکانی خۆی زۆر زۆر زیاتر بەهێزە تا ئەوەی کە لە نێو خۆیدا کاتی خۆی لەو توێژێکدا مایکل هایدن سەرۆکی پێشووی CIA و ئەنجومەنی نیشتیمانی ئەمریکا کە کەسێکی زۆر زۆر ناسراوە لەو توێژێکدا بەمنیوت کە بڵاو بۆ تۆ ڕەنگە بەشێکتان بینی بیتان وتی سیستمە کۆنەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی دیکار ناکەن و لەو سیستمە نوێی کە خەریکە خۆیدا دەڕێژێتەوە کوردەکان جەمسەرن بە پێکەنینی شەوت ێزانم هاوڕێ تورکەکانمان لەو قسەی من زۆر تووڕە دەبن و لەم ڕووداوانەشدا شتێکی زۆر سیر بۆ قسەی تقریبان 6 ساڵەوە پێش بوو ئەو لەو توێژەدا بەمنی کوت کەچی ئێستا تۆ دەبینی لەو گۆڕانکاریانشدا کورد لە ئێران سەرڕای ئەو هەموو زەبر و زەنگ و سەرکوتە
هەر پێشەنگە لە داڕشتنەوەی وڵاتەکە و ناوچەکەدا بۆیە گەر ئێمە تۆزێ ورتر بارودۆخەکە بخوێنینەوە جەمسەرە نوێیەکەین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. زۆر زۆر سپاس و هەربژی.